و لەگەڵ ئێوەش زۆر بەگەرمی بەخێراتنی کاک خالید عەزیز دەکەین کە یەکێک لە سەرکردە ناودارەکانی زوتنەوەی شۆڕژێرێ لە کوردستانی ئێران و ناو حەزبی دیموکراتی کوردستاندا. بە سوپاسەوە کە داوەتی ئێمەی قبوڵ کردبەوە ئەوەی کە لە ڕوانگای ئەو و لەوانەیە زۆریش بە هەڵە نەچوون کە بڵێن لەڕێی ئەوە لە ڕوانگای دیموکراتەکانی کوردستانی ئێران تێدەگەین کە ئەو بادودۆخی ئێستا لە ئێران دەگوزارێ ڕووی کۆمەڵایەتیەوە ئەو مەوجەی کە ئێستا لە ئێران هەیە دەگا بەکوێ ئارایشی هێزەکانی ئۆپۆزیسیۆن ئەگەر بکرێ هیناوەی ئێران و ئەو ئەگەرانی کە لە دەوروبەری ئێران و کوردستاندا لەوانەیە لە کاتی هەر خزینێکدا لە نیزامی ئێرانیدا ڕووبدەن و هەروها هەموو ئەو ئەگەر و ڕوانگایانەی کە کاک خالید وەکو خۆی وەکو حەزبی دیموکرات وەکو تێکۆشرانی کوردستانی ئێران هەیانە بە سوپاسەوە گوێی بۆ دەگرین. کاک خالید نزیکەی ئەوەی بۆمان داناوە 40 دەقە هەوڵەدا ڕوانگاکانی خۆی بڵێ، پاشی ئەوە پرسیار و مناقەشەکردنیش دەبێت و مەجالێکی باشمان هەیە بۆی کە باسەکە بە شێوەیەکی باش تاوتێ بکەین. کاک خالید جارێکی دیکە زۆر بەخێر بێ و دەنابێت دەتوانین دەست پێ بکەین. کاک کامەران کە بەرەوەن دەبێت. خير بك الله خير بقول عندك تازه هات وانا نم ديون داوالي بەڵێ برای بەڕێز کاکە سەرۆ، هەروەها ئەنیستیتۆی تۆژینەوە و گەشە پێدان کوردستان، زۆر سپاس بۆ زەحمەتەکەی جەنابەت کە فرسەتت بۆ من پێکێنا. هەروەها زۆر خۆشحاڵ بووم کە لە حوزور جەمعێکی ئێوە کەسایەتیەکان لەو بوارەدا ئەو مەجالە بووە من دێتە پێشێ کە لەگەڵ ئێوەی بەڕێز گفتوگۆیەکم دەبێ بۆ زۆر خۆشحاڵتر دەبم ئەگە جۆم لە تێبینی بۆ چوون و ڕێگا چارە و لێکدانەوەی ئێوەش ببێت تا ئەو جێگایی لە کولی بەرداغی ئەو ڕۆدا دەگونجێ. زۆر زۆر بەخێر بێن سەرسەران و سەرچاوان و هەروەها لەو کەش و هەوای ئێستادا کە ئێمە لە ئێراندا پێدا تێپەڕ دەبین، بە تایبەت دوای یەکگرتنەوەی دموکراتەکان و لە تەنیشت ئەو موشەک بارانیش ڕەنگە کۆمەڵێک بابەت و مەوزوع لە گۆڕێدا بێ. من پێم خۆش بوو لە هەنگاوی یەکەمدا حەدی ئەقەل بەرچاوڕوونیەک دروست بکەم بۆ بابەتە و لە هەنگاوی دووەمیشدا ئێمە بێگومان ئیحتیاجمان بەوە هەیە جۆ بدەین بە ڕێنمایی بۆچوونەکانی ئێوەش. من تێدەکۆشم زۆر بە کورتی بە قەولی ئیرانیەکان باسی سوورەتی مەسئلەکە بکەم و تەبعەن سوورەتی مەسئلەش معادلەیەکی یەک مەسئولینە دەتوانێت معادلەیەک بێ حەلی جۆراوجۆری هەبێ لە گۆشەنیگای جۆراوجۆرەوە چاوی لێ بکەین. سوورەتی مەسئلەکە یا ڕوخساری کێشەکە کە ئاماژەی پێ دەکەم بەشێکی بەدوادا چوونە بۆ حەلی کێشەکەش لەگەڵ دوو کێشە ڕوبەڕوون، یەکێک کێشەی ئێرانە بەگشتی، ئەوی دیکەیان کێشەی کوردستانی ئێرانە لەنێو ئەو باسنەیەدا. لانی کەم بۆ ئێمە وەک حەزبی دیموکرات تا ئەو لەحزەیەش کە لە خزمەت ئێوە دانیشتومە بە پێی ئاخرین قەراری خۆمان لە دوای کۆنگرەدا و ئوسوولەن تەئکید لە یەکگرتنەوەی دموکراتەکانیشدا ئێمە هەر بە دوای چارەسەری مەسئلەی خۆمان لە ئێراندا دەگەڕێین و تەبیعەتەن ئەو استراتێژیە دار و لەلەی خۆی دەوێت، پێداویستی خۆی دەوێت، چون لەسەر وە سوورین و بڕیاریشمان داوە کە بەرامبەر بە داهاتووی ئێران بێتەفاوت نەبی و ئوسوولەن پێمان وایە ڕێگا حەلێک لە چوارچێوەی ئێراندا واقع بینانەفتین ڕێگا حەلە بەوەندە تەجروبەی کە لە کولی قەزی کورد بەگشتی هەمانە. بۆیە خۆ پێشاندانەکانی ئەوجار ئەو تەظاهوراتەی یاوەی بە قەولی ئیرانیەکان کە پێی دەڵێن خیزش عمومی یا جوڵانەوەیەکی جەماوەری، دوای ئینقلابی ئێران شتێکی بێوێ نەبوو، زۆر فاکتۆر تێدا دەخیل بوون و تەبیعەتەن ڕەوتی ئەو ڕووداوانە ئێرانی گۆڕاند، ئێرانی ئێستا لە ڕاستیدا ئێرانی 4 مانگ پێش ئێستا نییە و
و مادام ئێرانی 4 مانگ پێشجستانیە تەبیعەتەنەوە ئەرک و وەزایف دیاری دەکات بۆ ئێمەی کورد و حزبی دموکرات بە تایبەتی. چەند فاکتۆر لە کولی ئەو پرۆسەیەدا مهم بوون و زیینەفع بوون و هەموو ئەو فاکتۆرانەش دەتوانن لە حەلەکەشیدا دەوریان دەبێت. فاکتۆرێکی یەکەمەوە بوو شێوەیەکی کلاسیک و کۆن و یەکبوعدی کە تونێلێک بوو لە تەحلیلی ئێراندا و لە ڕێگا چارەکاندا ئەوە جێگای خۆیدا بە پانۆڕۆمایەکی وەسیعتر. قەزیەکە لە تاران دەست پێ دەکات بە کچە کوردێک، دوایە کوردستان خۆی لێ پێ بەساحەت دەکاتن، عەکسولعەمەل نیشان دەدا بە پێچەوانەی ساڵانی پێشوو دوای ئینقلاب هەماهەنگی و هاودەردی و هاوکاری و پەیوەندی و پشتیوانی لە قەزیە کورد تەقریبەن گەیشتە ئەوجی خۆی. ئەو شەعارانەی لە کوردستان دەدرا بە ئیفتخارەوە لە شارەکانی غەیرە کوردیشدا دیسان باسییان دەکراوە. لە ڕابردوودا جوڵانەوەکە زۆر مەحدود بوو بە کوردستان. ئێمە بە دوای پارتنەردا دەگەڕین. پارتنەر واتە لە نێو ئێراندا چیە پارتنەری ئێمەیە لە وڵاتێکی گەورە و بەربەرین. پارتنەرەکانمان هەر لە حیزبە سیاسیەکاندا وە دویاندا دەگەڕین. ڕێگاکە چۆ بوو؟ لە دەرەوە لە ئەوروپا لە ئەمریکا لایەنە سیاسیەکانمان دەبینی. لایەنە سیاسیەکان تەنەوعاتیان تێدا هەیە مەسەلی. بەڵام ئەوجار ئەو خوێندنەوەی گۆڕا بۆ گۆڕا پێشوو هەوڵمان دەدا لە پایتەختەکان دانیشین دەگەڵ لایەنە سیاسیەکان باز لەوە بکەین چەندە مەسئلەی ئێمەیان بەلاوە قبوڵە، چەندە مەسئلەی کوردیان بەلاوە قبوڵە. لە سەرەتا کێشە بوو لەسەر مەقولات و قسەکان، چێ میلەتە چێ میلەت نییە، ئێمە تەزیە تەلەب نین، چەندە خۆمان بە ئێرانی دەزانین، مەبەست لە نەتەوەی ئێران چییە، ئەقوام چییە. ئەو خۆ پێشاندانانە تا ڕادەیەکی زۆر هەمووی ئەوانەی گۆڕان. خەڵکی غەیرە سیاسی بە معنای پرۆفێشنەل یان نخبەیە کە لە حیزبەکاندان ئەوانە لە ئەردەبێڵ و تەورێز و تاران و مەشهەد و شیراز باسی کوردستانیان دەکرد. بە شەک لەوانە بوو بە زبانی فارسی دەیان کرد کوردستان چێشمە چراغی ئیران. ئەوە بۆ ئێمە دەستکەوتێکی گەورە بوو، دەستکەوتێکی زۆر گەورە بوو. ڕەنگە بڵێم بە 30 ساڵ شەڕی چەکداری نەماتوانی باوە دەستی بێت. ڕەنگە بە زۆر خۆ پێشاندان و تەظاهورات ئەگە مەحدود بباوە بە کوردستان نەماتوانی بەدەستی بێنی. جاگە وایە لەو بوارەدا دەستکەوتێکی گەورە بوو. کچە کوردێک لە تاران وەک ژن میلەتێک لە کوردستان وەک گروپێکی ئەتنیکی و دوایە مەوزوعێکی لێ زیاد دەبێت ئەویش ئازادی ئێران. شعاری ژن ژیان ئازادی معنادار بوو بەو معنایە. کاتێک ئەو شعارە هاتە گۆڕێ بوو بە شتێکی مێحوەری کە لە خۆی دانەماوە فاکتۆرێکی دیکەی زیاد کرد، ئەویش گۆڕینی کۆمەلگای نێودەوڵەتی لە ڕوانینیان بە نسبەت ئێران. من بە حوکمی کارەکەم زۆر وا هەبووە لە ئوروپا بە تایبەت لە واشنگتۆن بوو. هەتا لەگەڵیان دادەنیشتین داوای وەختێکمان دەکرد قسەمان لەگەڵ دەکرد، من کە سەیم دەکرد بچمەنی ئەو مەسەلانەی کە بۆ ئێمە مەوزوعە لە ئێران و کوردستاندا زۆر زوو شتەکە بەلاڕێیدا دەڕۆیشت دەگەڕاوە سەر توانایی ئێران لە چەند و چۆنی دروستکردنی نائەمنی لە ناوچەکە و ئوسوڵەن کەرەسە یا پرۆزەی پیکاندنی یۆرانیۆم. وای لێ هاتوو کۆمەلگای نێودەوڵەتی ئەویش دەتونێلێکدا بوو کە چاوی لە ئێران دەکرد. یەک ئێرانی دەدید، ئێرانێک کە تعریف دەکرا بە پرۆژەی ئەتۆمی، ئێرانێک کە تعریف دەکرا بە دروستکردنی نائەمنی لە مەنتەقە. هەر لێوەدا دەرگای گفتوگو دەبەسترا بۆ ئێمە، هیچمان پێ نەبوو بیڵێ. بۆیان مەسەلە نەبوو. ئەوانەی لە ستەیت دەپارتمنت یان لە شۆنە دەسەڵاتدارەکان کە باسی ئێرانیان دەکرد ڕۆژانە ڕاپۆرتیان دەداوە گزاریشیان دەدا دەهاتن لەسەر میدیای کار دەبوو. ڕاستیەکەی ئەو مەوزوعاتی دموکراسی و مافی مرۆڤ و خەڵکی ئێران زۆر تێدا غایب بوو. ئاخرجار یەکمان پێش لە واشنگتۆن بووم، ئەو بەحسانە لە 3 موسسەکە بۆ خۆم لێ کۆبوونەوە هەبووە لەگەڵ جەماعەتی وەزارەتی خارجەش کە بە قەولی وان ئاوت ئاف ڕێکۆرد دانیشتەکان هەبوو. لە ڕاستیدا ئەینەوە هاتە گۆڕە. من پرسیارم لێ کرد ئێرانی ئێستا ئێرانی کەنجێ لە ڕوانگەی ئێوە. وامتیانە و ئێرانی پێشوو نەماوە. پێوتم باش ئەگەر ئێرانی پێشوو نەماوە دوژمەکانی ئێوە چییە؟ ئەمریکایەکان یەک غەڵەتیان کرد. ئێمە بەسەراحەت پێمان کردن خۆمە ئینتزاری زیاترمان لەوەدا نییە. وتمان ئێوە بوو بە غەڵەت شعارێکتان هێنا، ئەویش ئەوە بوو ئێمە بە دوای گۆڕانی ڕژیمدانین. باش ئەگەر ئێوە ڕژیمتان بۆ ناگۆڕێ بۆ شعارە دەزاری خەڵکی ئێران داوێت؟ بۆ پەیامە غەڵەتە بۆ تاران دەنێرە؟ پێیان بڵێنەوە کاری ئێمە نیە. It's not our business. It's up to Iranian people. پاش ماوەیەک ئەوە تا ڕادەیەکی زۆر گۆڕا.
لە ڕاستیدا ئەوەی کەوان پێ دەڵێن دانیشتن لەسەر پرۆژەی ئەتۆمی ئێران تا ڕادەیەک ڕاگیراوە. هەمووی ئەو خێننەوەی ئێمە لە معادلاتی نێودەوڵەتی کە زۆر لەسەر خەت بوون، دەوڵەتەکان بە جۆرێک پشتیوانیان دەکرد بە تایبەت پارلەمان تاریستەکان و مێدیایکی زۆر لەسەر ئێران باسی هەبوو لە 43 ساڵی ڕابردوودا بێوێنە بوو. لە هەمووی ئەوانەدا قەزیە کورد کەم و زۆر هاتوۆتە گۆڕی. ئەگە چاو لە راپۆرتی لایەنەکان بکەی بۆ وەزارەتی خارجی خۆیان یا جاروبار شتەکان منعکس دەبنەوە بە خۆشیەوە مەسەلەی کورد نادیدە ناگیرێت تا ڕادەیەکی زۆر مەترە. جاکەوایە لە جوڵانەوەی ئەخیردا یەک مێدیایکی بە قووەتی نێودەوڵەتی و مێدیای فارسیش کە زۆر بە قووەتە هەموو لەسەر خەت بوون. دوو تاڕادەیەکی زۆر خوێندنەوەی کۆمەلگای نێودەوڵەتی لەسەر ئێران گۆڕاندووە. من نامهەوێت لە قەزیی کۆمەلگای نێودەوڵەتی نەتیجە گیرێکی دوکم بکەم بەڵامەوە کۆمەلگای نێودەوڵەتی ئیدی لەمە بەدۆ هەر ئاوا کار دەکات. وەقەتیش ئێمە لە پەیانی خۆمان و خوێندنەوەکەی خۆماندا بە نسبەت داهاتووی ئێران خەڵکی ئێرانمان منتەزیر نەکردووە کە کۆمەلگای نێودەوڵەتی دەبێت حکوومەتی بۆ بڕوخێنێ. هەمیشە کتومانە ڕەوابەتی نێودەوڵەتی لەسەر زەرورەتی ئەمنیەتی پێکاتەوە بە پاراستنی ئەمنیەتی جەهانی لایوان دەرەجە یەکە، مەگەر ئێران بە دەلیلی ئەمنیەتی تەهدیدێک بێت معادلەیەکە بێت گۆرە. فاکتۆرێکی دیکە کە بە باوەڕی من گەلێک گرنگ بوو لەو پرۆسەیەدا هەروەکی ئاماژەم پێ کرد بە خۆشیەوە ئێستا مخاتب بۆ ئێمەی کورد لە دەرەوەی کوردستان زۆرە، وەحدەت و یەکڕیزیەکە زۆرە و هەر لە ئیدامی ئەوەدا ئێمە ئینعکاسی ئەوەی کە خەڵک لە نێوە خۆی وڵات پشتیوانی دەکەن لە قەزیە کورد ئەو ماوەی کە لە دەرێ لەگەڵ لایەنەکانی ئێرانی دانیشتوینە ئەوەمان بینیوە زۆر لایەن لە نێو خۆیاندا لەگەڵ یەکتر بۆیان ئاسیان نێ پێک بێت و ئێرانەکان خەڵکیشی نازیرەک نین. ئێران وڵاتێکی خوێندەوارە، بەڕاحەتی ئەگە یەکگرتوویەکیان هەبێت تا ڕادەیەکی زۆر دەتوان سێناریۆکە بگۆڕن. زۆر بەڕاحەتی لە واشنگتن، لە پاریس، لە بەرلین، لە کانەدا بە 20,000 دێنە گۆڕێ دێنە مەیدان لە دژێ و نیزامە جوڵانەوە دەکەن. یعنی لە نێو حیزبەکانیاندا بەخۆشیەوە ئەو خوێندنەوەش تا ڕادەیەکی زۆر گۆڕاوە. ئێمە احتیاجمان بە گۆڕینی خوێندنەوەی ئێرانیەکانە لەسەر قەزیەی کورد لە کوردستانی بە کوندی دەچۆ پێشێ، یعنی بە توندی نەدەچۆ پێشێ، بەڵام ئەو جار مەجالێکی زۆری بۆ ئێمە دروست کردووە. فاکتۆرێکی دیکە کە کۆمەجی بەو مەسئلە کرد ئەهەمیەت پێدان بە جموجۆڵی مەدەنی ئارامە. فەزای ئێران بە حکومی کە دەسەڵاتەکە بەرهەمێکە لە ئینقلاب و خشونەت زۆر بە ئاسانی دەتوانێت جوڵانەوەکی مەدەنی بەلاڕەییدا بێت. خوێندنەوەی ئێمە وەک حیزبی دموکرات ئەوە بوو بە هیچ جور نابێت بێڵین بە تایبەت لە کوردستان بە خشونەت بچێشێت. بۆ دەڵێم کوردستان لە تاران بە کچە کوردێک دەست پێ دەکات لە کوردستان پەرە دەستێنێ دەبێتە بڕیاری میلەتێک، حیزبەکان پشتیوانی دەکەن پەرە دەستێنێ لە ئێراندا دەبێت بە مەوزوع کۆماری ئیسلامی زۆر ناڕەحەت کرد، زۆری ئازیەت کرد. دوو پرۆژەی هەبوو. پرۆژەی یەکەم تۆڵە لە کوردستان. لە پرۆژەی یەکەمدا دوو جەهەتی هەبوو. جەهەتێک هەتا بتوانێت خەڵک بگرێ، بکوشێ، زیندانیان بکە، جەوی کوردستان بە ئەمنیەتی تر بکە. لە تەنیشتی ئەوەدا هەوڵی دەدا هاندەر بێ حیزبەکانی کە پێشمەرگیان هەیە ئەمەلیاتی نظامی بکەن، هێزی نظامی بنێرنەوە، پێشمەرگە بنێرنەوە، بۆی کە شەڕ بەسەر ئێمەدا تەحمیل بێ. هەوڵیان داوە، پارەیان بۆ خەرج کردووە، بە شێوەی سایبری کاریان کردووە، تەنانەت خەڵکیان هانداوە لە نێوە خۆی کوردستان کە پەیام بۆ ئێمە بنێرن. خەڵکانێکی دڵسۆزی زۆر ئەرێ بۆ پێشمەرگە نانێرنەوە، ئەرێ بۆ شەڕ و شۆڕش ناکەن، ئەرێ تاکەی ڕادەوەستن لە کرماشان و لە ئیران و لە ئوستانەکانی دیکە خەڵک بکوژرێ، تاکەی هەر ئاوە دەست لە سەردەستدا دەنێت. پەیامی ئێمە چ بوو؟ پەیامی ئێمە ئەوە بوو دەیهەوێت بمان کێشێتە نێو شەڕێک کە ئێستا لەگەڵ میلیۆنها کەس ڕووبەڕوە دەیهەوێت مەحدودی بکاتەوە، خوێن ڕشتن بێتە گۆڕێ، ببێت بە شەڕی هێزی پێشمەرگە هێزی چەکدار لەگەڵ دەم و دەستگای کۆماری ئیسلامی و بەو جۆرە لە تاران هەراهوریا بڵاو بکاتەوە لە کوردستان شەڕ و شۆڕشێک لە گۆڕێدا هەیە و ئێران تەجزیە دەبێ و ئەمریکا و ئیسرائیل و عەرەبستان و حکوومەتی هەرێم و ئەولاولا لە پشتینە. لەوەشدا ئێمە تا ڕادەیەکی باشمان کار کرد و هەوڵماندا لە ڕاستیدا ئەو پرۆژەی کۆماری ئیسلامی موفەق نەبێت. پرۆژەیەکی دیکە کە یا فاکتۆرێک کە بڵم لەوەدا زۆر دەوری هەبوو و ئینسان دەبێ احترافی پێ بکە، ئێران وڵاتێکی هەر ئاماژەم پێ کرد سەرەڕای ئەو حکوومەتە سەرەڕۆیە ئێران شتێکە و کۆماری ئیسلامی شتێکە. ئێران وڵاتێکی تەحسیلکردەیە، وڵاتێکی متەنەوەە، وڵاتێکی بە ئیستعدادە، بە توانایە
هەمیشە سعیمان کردو ئەو وڵاتە لەگەڵ نیزامەکە تێکەڵ نەکەین و هەمیشە سعیمان کردو پەیامیان بنێرین کە ئەگەر ئەو وڵاتە نیزامێکی مەسئول ئیدارە بکە ئێران دەتوانێت ببێ بە ئەبەرقدرەتێکی مەحقوڵی ئیقتصادی سیاسی و سباتی ئەمنیەتی لە مەنتەقەدا بەو شێوە ناتوانێت ببێ و سابتیش بێ. یەکێک لەو گروپانێک کە لە دوای ئینقلابدا لە ئێران زەرەر و زیانێکی زۆریان بینیوە و زۆر لەژێر عەزابدا بوونە ژنان بوونە. لەوەی ئەخیردا ڕاستیەکەی ژنان دەورێکی زۆریان هەبوو. ئەوە دەگەیەنێ کە نیوەی کۆمەڵگای ئێران ئەوجار بە ئاسانی لەگەڵ ئەوە کەوت وە پیاوەکانی زۆریان پشت گرت. ئەوە بۆ خۆی زۆر شتێکی پۆزیتیو بوو. پیاوەکان بوون شعاریان دەدا ژن ژیان ئازادی. یعنی بەو جۆرە احتمال بە نەفسدانێکی زۆر بوو بەشدار لە کۆمەلگای ئێراندا. لەو معادلەی ئەخیریا لەو فاکتۆرەدا تەنیا یەک نیگەرانی هەیە. نیگەرانیەکە ئەوەیە چون کۆمەلگای نێودەوڵەتی وەچی ئێمە چاو لە مەسئلەکە ناکەن. بۆ ئەو شەوی کە من لە واشنگتۆن بووم ڕۆژی دواتر وەزیری دەرەوەی ئەمریکا سێ ژنی کەسایەتی ئێرانی دەبینی و لەگەڵیاندا دەنیشێ. دوای کانەدا دابینێ، دوای ماکرۆن دابینێ. نیگەرانیەکە ئەوەیە کە دنیای دەرەوە جاروبار بۆ ڕەفعی بوحرانێک بە دوای نەرمەفزاردا دەکەون بزانن لە چۆ بوحرانەکەم بکەنەوە کە ئێستا لەگەڵ رووسیا کێشان هەیە لە نەتیجەدا فشار بۆ ئێران بێنن بۆی کە لە پەیوەندی لەگەڵ مەسەلەی ژنان پاشەکشێ بکە. ئەوەی کە پێی دەڵێن مۆراڵەتی پۆلیس پۆلیسی ئەخلاق پۆلیسی ئەخلاق هەڵوەشێتەوە و ئاڵوگۆڕێک لە کردار و ڕەفتاری حکوومەت بەرامبەر بە ژنان بێ و بەو جۆرە نەتیجەکانی مەحدود بکەنەوە بە هێندێک ئیمتیازدان بە ژنان و کۆمەلگای نێودەوڵەتیش بڵە دەستکەوتێکم وە دەست هێناوە و ئەوە لە ئێران تەغییراتێک هاتووە دەگۆڕێ. هەوڵی ئێمە ئەوەیە لەگەڵ بەهێز ڕاگرتنی ئەوە تێبکۆشین ئەو جوڵانەوەیکی سیاسی بووە و بەتایبەت لە کوردستان. ئۆپۆزیسیۆنی ئێرانی چۆن بووە لەو معادلەیەدا و ئێمە ئۆپۆزیسیۆنە چۆن بووینە. زۆر بە کورتی گرفتێکی گەورەی ئەو جوڵانەوە یا مخالفەت لەگەڵ کۆماری ئیسلامی ئەوەیە بەدیلی نیە ئەڵتەرناتیوی نیە. بە نەفسی جوڵانەوە و تەظاهورات نظامێکی سیاسی ناڕوخی. بە وجودی بەدیل کە لە نەتیجەی ئەوەدا دەردەکەوێت ئیدی ئەو نظامە ڕاحەتی بەرەو ڕووخان دەچێت یا مەجبور بە ئاڵوگۆڕێک ببێت. تا ئەو لەحزەیەش کە من لە خزمەت ئێوەدا هەمە لایەنەکانی ئێرانی موفق نەبوونە بەدیلێک دروست بکەن بە ئێمەی کوردیش کە لەگەڵیاندا هەیە و ئەو گرفتێکی گەورەیە لە هەموو شوێنێک پێمان دەکوترێت باشە وایە ئەو نظامە دەبێ بڕوە زۆر بێدۆستە لە دنیادا بەڵام خە دنیا بە چاوی ئێمەی چاو لێ ناکا بەنسبەت بە پارامێتری ئەمنیەتی ناوچەکەش زۆرێک دەڕوات کە ئێران ئەو بەدیلە تا ئەو لەحزەیە دروست نەبووە. بەدیل چ دەبێت لە ڕاستیدا بۆ خۆشم ئێستا نازانم. خەڵکی سەر بە کوریشا هەیە، مجاهدینی خەڵق هەیە، جمهوری خاهان هەن، تەیفێکی وەسیعی چەپ هەیە، ئەحزابی ئێتنیکی کە لە کۆنگرەی فیدرالی نەتەوەکاندا هەن، ئەوان هەنە ئەو جار بێتەوە کەسایەتی بەربڵاو هەن بە عنوانی شۆڕای جۆراوجۆر لە دەرەوە هەموو ڕێکخراویان دروست کردووە. ئێمە وەک حیزبی دموکرات بە دەرەجەی یەکەم و دوایە لایەنە کوردیەکان سەعیمان کردووە نەچینە نێو پێکهاتەیەک کە بەشێکی دیکە گاردمان لە دژ بگرن. من بۆ خۆم کە لەلایەن حیزبەوە پێم ئەسپاردرا بوو یا بەگشتی وەک بێنەرانی حیزب لەگەڵ هەموویان دانیشتن و گفتوگۆمان بوو بێ فەرق و جیاوازی لە ڕاستی ڕاستەوە تا چەپی چەپ لە گروپی ئێتنیکی تاکو پانئێرانیستەکان لە کوریشاوە بگرە تا جمهوری خوازەکان لە هەمووی ئەوانەدا تا ئەو لەحزەیە موفق نەبووینە بەدیلێک دروست بکەین بەڵام بڕێک چوونەتە پێشێ بۆ لێک حاڵی بوونی زۆرتر بڕێک چوونەتە پێشێ کە ئەوان پێ بڵێن ئێرانی داهاتوو بێ کورد دروست نابێتەوە نیشانیشی داوە بەڵام هەرەوە کافی نییە ئەدی ئێمەی کورد چین لە ئێمەی کورد چینە ئێمە ئیقدامێکی باشمان کرد هەردوو لای دیموکراتمان کردەوە بە یەک دەست ئاوەڵەیەکی زۆرترمان هەیە هەم بە قازانجی حیزبەکەی خۆمان بۆ بەخۆشیەوە هەم بە قازانجی جوڵانەوەی کوردستانی ئێران بۆ هەم بە قازانجی موقعیەتی معاملەی باش لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی و لایەنە ئێرانیەکانیش بوو جاگەوەی ئەوەش دەستکەوتێکی یەکگرتنەوە بوو بۆ جمهوری ئیسلامی لە ئێمەیدا پێشوش ئێمە لێماندرا بوو ساڵی 2018 لە موشک بارانەکەدا کە لێبووین بۆ خۆم لێوە بووم
و دواتر ئەو دوای دوو جاری دیکەشی لێداینەوە. خوێندنەوەی ئێمە چییە؟ خوێندنەوەی ئێمە ئەوەیە لە ئیدامەی ئەو سیاسەتەدا کە کۆماری ئیسلامی دەیهەوێت تۆڵە لە کوردستانی ئێران بستێنێتەوە دەبا ڕەهبەری ئەو جوڵانەوەشی هەدەف قەراردابە. وە بوو هەدەف قەراردانەکە مەبەستی ئەوە بوو هەم لە ئێمە بدا هەم وەشی ئاماژەم پێدا شەڕ و شۆڕش بکاتە ئەو نێو مەرزە. ئەوەی ئەخیر لێدانەکە بە زاهیرە وەک بەهارە دەڵە پێشمەرگەکانی حیزبی دموکرات و لایەنەکانی دیکە لە سنوورەکانە. خۆ لەوی نەدا ئەوجار هەردوو جاری ئەوجار موشەکەکان و درۆنەکان لە پێشمەرگەکان نەدراون لەو شاخ و داخە کە پێشمەرگەی حیزبی دموکراتی لێ و هیچ شتێکی شاراوەش و ئێمە لەسەر موقعیەتی وانی دەبێت چۆن بن و لە چۆ بن و بە لە بەرچاوگرتنی هەرێمی کوردستان هەمیشە لە گفتوگۆدا بوون لەگەڵ هەرێمی کوردستان. ئەو جار دیسان هات لە ڕەهبەری حیزبی دموکراتی داوە و لایەنەکانی دیکە لە کەمپەکانی حیزبی دموکراتی داوە. بەڵام بەهانەکەی کە دێتە گۆڕێ لەگەڵ لایەنەکان باز دەکات دەڵە حزوری نظامی حزبی دموکرات یا گروهی تۆریستی دموکرات لە مەرزەکانە. ئەو لێدانە بۆ ئەوە بوو بەشێکی بە خەڵکی کوردستانی ئێران لە نێوە بڵات چون ئەوان لە تەسریعاتی ڕۆژانەی خۆیان لە کاناڵی جۆراوجۆرەوە هەمیشە نیشدەیان هەیە بنوە وا نیشاندن کە ئێمە نەماوین، ئێمە تۆریستین، ئێمە سەربەلایانی دیکەینە. لە حاڵێکدا حزبی دموکرات لە حەدی خۆیدا هەمیشە توانیوێتی لە نێو خۆی وڵات خەڵک سازمان بدا. جاری پێشوو کە بە موشک لە ئێمەیدا لە بیرمامە کوتمان موشکمان نییە بە موشک جوابیان بدەینەوە، بەڵام خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان جوابیان دەدەنەوە. یەک تەحەسوم بوو لە کوردستانی ئێران لە ئەکسەرێتی شارەکان خەڵک نەهاتنە دەرێ. ئەو جاری شەر نەتیجەکەی ئەوە تا ئەوجی پەیوەندی بە موشک بارانەکە هەیە پەیامێکشی هەبوو بۆ تاران و بۆ خەڵکەکانی غەیری کورد کە نیگەرانن بە قەولی خۆیان لە تەجزیە ئێران. دەیهەوێ بڵە کە هەموو شتەکان تەحریکاتەکان تەوتەکان لە دەرەوەی سنوورەکان و لە عێراق و لە هەرێمی کوردستان و ئەفکاری عمومیش لە تاران و لە شوێنانە منعەرف بکە لە شتی ئارامی ڕۆژانە مەعتوفی بکە یا وای نیشاندا کەوتزم و جۆڵە هەیە. بەخۆشیەوە لەوەشدا تا ڕادەیەکی زۆر ناموەفەق بوو، بەڵام لێککەوتوێکی ماوەتەوە هەمووی معادلەکە لێرە ئاوە کۆتایی پێ نایە. ئەویش ئەوەیە بینی تاران و بەغدا و هەولێر ئێمە دەمەرکەزی ئەوەدا هەینە لە معادلات و لە حەلەکاندا. ئێمە چینە بەشی زۆرە ئێوە عزیزان ئاشنان بە حیزبی دموکرات و کوردستانی ئێران و شتەکان حەدێقەن ئەو دوو بەشەی کوردستان هێندە تێکەڵ بووە لە خۆشی و ناخۆشەکاندا. ڕەنگە من نەتوانم شتێکی زۆر بە معلوماتی ئێوە زیاد بکەم. حیزبی دموکرات کە لێرە بووە لە تەواوی ئەو ماوەدا لە ڕاستیدا لەلایەن بەغداوە قەت تێبینێک شتێک بۆ ئێمە نەهاتوێتەوە کە ئێمە بە جۆرێک دەزۆڵینەوە بە پێچەوانەی بەرژەوەندی ڕەنگە بەغدا ڕعاتی هەرێمی کوردستانی کردوێت کە زۆر منطقیە و لەلایەن هەرێمی کوردستانیشەوە کە لێرە بووینە لە تەواوی ئەو ماوەدا ئێمە لە گفتوگۆ و دانیشتن و علاقات و پەیوەندیێکی خۆشدا بووینە بۆی کە ئێمە نەبین بە ئەسبابی مشکلات بۆ هەرێمی کوردستان و ئێمە بەهانە نەدەین بە دەستاران هێرش بکرێتە سەر ئێرە. علاقات و ئێوە ڕەنگە جەسارەت بێەوە باس بکەن هەمووی ئێوە باشتر ئەوانە لە من دەزانن لە نەزەر ئێمە بەدیهیاتە علاقاتی باشی هەولێر لەگەڵ تاران، علاقاتی باشی هەولێر لەگەڵ بەغدا لەگەڵ شام و لەگەڵ ئەنکەڕاش من ئاوا فکر دەکەمەوە زۆر تەبیعی دەبێ ئاوای بچی. لەو معادلەیەدا بەهانەکە حزوری نظامی ئێمەیە لێرە بۆ ئاگاداری ئێمە پێشوو لەگەڵ هەر لە چەند ساڵی ئەخیردا لەگەڵ مەقاماتی عێراقیش دانیشتووینە. ڕەسمەن من لەگەڵ نەخۆز وەزیرێکیان دانیشتووە. ئێمە لە هەرێمی کوردستانی کێشەیەکمان بۆ عێراق نییە. ئێوە دەورانێک وەچی ئێمە ئۆپۆزیسیۆن بوون لە دیوی ئێران و هەمووشتان سیاسەتی حیزبی دموکرات دەزانن. مذاکرە بە دوای مذاکرە بە شکستیان گەیاند کە ئێستاش فەرموون بڕۆ لە تاران قسە بکەن بۆی کە کێشەی چارەسەری. حەلی ئێمە چییە؟ حەلەکە بەدەست ئێمە نییە، بەڵام حیزبی دموکرات بەرامبەر بە بەرژەوەندی هەرێمی کوردستان و ئێرە بێتەفاوت نییە و ئێمە گروپێکی چەکدار نیم، ئێمە حیزبێکی سیاسیە و گروپی چەکداریە هێزی پێشمەرگی ئێمە تابعێکە لە بڕیاراتی ڕەهبەری ئەو حیزبە. عوارزی ئەو موشک بارانە لەسەر ئێمە چۆن بووە، لە پەیوەندی لەگەڵ هەرێمی کوردستاندا چۆن بووە، لە پەیوەندی لەگەڵ بەغدادا چۆن بووە.
لە پەیوەندی لەگەڵ بەغدا و هەرێمی کوردستاندا ڕامانگەیاندوو ئێمە دەرچی مشکلاتی هەرێمی کوردستان دەکەین و لە دژی سەروەری خاچی عێراقیش نین ئەو ئێمەنی سەروەری خاچی عێراقمان شکاندی ئەوارزەکەی چ بووە بۆ ئێوەی ئازیز کە ڕەنگە لێرە زۆر پێویست بێ یەک لە کەمپەکانیان داوین نزیک 6 کەمپی ئێمە خەڵکەکەی تێدا نەماوە ئێستا نزیک هەزار بنەماڵە شیرازەی ژیان یا بڵم شێوەی ژیانی سیاسی ڕۆژانەی بنەماڵەیەکی مەدەنی کە هەیەی بە خوێندن و بە بیمارستان و بە ژیانی ڕۆژانە لیان تێکداوی ئێمەوەمان لەگەڵ شۆڕای ئەمنیەتی سازمانی ملل باس کردووە لە نامەیەکدا بۆمان ناردوونە ئەویش دوای نامەکەی ئێران بوو بۆ شۆڕای ئەمنیەتی سازمانی ملل لە نیویۆرک چون لەوێدا دەقیقەن نێوی ئێمە دێنێ لێ باسی وە دەکات کە تەوتەیەک لە دژی ئێران هەیە وتمان باشە ئەگە ئەو تەوتەیە لە دژی ئێران هەیە بۆ کەمپی پەناهەندەگان دێنێ هەدەف قەرار دەدا ومانە نەخێر ئەو تەوتەیە لە دژی ئێران لەلایەن ئێمە نییە بۆ لە تاران خەڵک بە هەزاران کەس لە خەیاباندان لە تەورێز لە شارەکانی دیکە ئەوان تهدید لەسەر ئێران بۆ دەیجۆزێتەوە بۆ ئێران لێرەدا سیاسەتێکی دیکەیان ئەوەیە پاراڵێل لەگەڵ لێدانی کەمپەکانی ئێمە خەڵکی دانیشتووی باشووری کوردستان لە دژی ئێمە هان بدەن بە تایبەت ئەو بنەماڵانە و ئەو دێهاتانە و ئەوانەی کە لە کەمپەکانی ئێمە نزیکن ئەمە لەوە نیگەرانی خۆمانەها بەڵام پێمان وایە هەڵوێستی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکان و خەڵکی باشووری کوردستان مەجال بەوە نادا ئین لە هەر شوێنێک کە بە موشک لیانداوین یا بە درۆن لیانداوین لە ژێر بەژێر کاریان کردووە لەگەڵ هێندێک خەڵک چۆن خەڵکیش لە دژی ئێمە هاندکە بۆ ئەوەی کە ئەو بەشە لە پرۆژەی کۆماری ئیسلامی خەڵکی باشووری کوردستان لە دژی ئێمە هان نەدا موفق نەبوو کە ئێمە پێمان وایە موفق نابێت بەو علاقات و پەیوەندی کە ئێمە لەگەڵ خەڵکی باشووری کوردستان ئەمانە هەروەکی کتومە ئەو دوو بەشە بە زۆر تێکەڵایی و شت زۆر لێک نزیکە داوامان لە ئێوە ئەوەیە داوامان لە هەموو ئێوە بەڕێزان ئەوەیە بەخێرخانە داوامان لە هەمووی بەڕێزانی ئێوە ئەوەیە لە هەر شوێنێکیش کە بۆتان دەکرێت دەتوانن شۆن دابنێن نەگاتە ئەو مەرحەلە چون لە فشارەکانی دیپلۆماتیکدا موفق نەبوو تا ئێستا نازانین چی لێدێتەوە لە موشەکباران و شتەکە ئێمە گیان سەختین تا ئێستاش تەحەمبولمان کردووە لە کۆمەلگای نێودەوڵەتی حیزبەکەی ئێمە حیزبێکی بەدنێو نییە بەخۆشیەوە حیزبێکی خۆشنیەوە لە هەموو حاڵەتەکاندا کەم و زۆر دەرگامان بۆ دەکرێتەوە لە پەیوەندی لەگەڵ ئێرەدا ئەوەیە کە هەوڵ بدەین ئێران موفق نەبێت لە تەحریککردنی خەڵکی باشووری کوردستان لەو شوێنانەی کە کەمپەکانی ئێمە لێی نیشتەجێن لەسەر شۆنی سنوورەکان قسەمان نییە لەسەر لەو شوێنانەی پێشمەرگەهەیەکی لە هەر حاڵ ئێمە لەوێ وڵامی خۆمان بە تەبیعەتی ئەوە سەبارەت بە بەغدا هەوڵمان داوە ئەمە هەوڵ دەدەین لە ڕاستیدا لە بەغدا ئەوەندەی دەکرێت بە تایبەت ئێوە ڕێاڵە و ئاڵقەی پەیوەندی خۆشتان زۆرە بەغدا بڕێک متەوەجێ ئێمە بێ ڕسمەن هەتا هەوڵماندا ڕسمەن لەگەڵیان دابنیشین ئەرێ بۆ جارێک بڵێن ئەو لایەنەی کە موشەکی لێ دەدرێ و هەڕەشەی لەسەر دەکرێ و دەڵە دەگەڵ عەرەبستانە و دەگەڵ ئیسرائیل دەگەڵ ئەو چێرە و حیزبی دەموکراتە بابین پێیان بڵێن ئێمە بچینەوە مەسەلەکەمان چییە ئەمە لە بەغدا پێویستیمان بەوە هەیە کە خەڵکێک ڕاستیەکەی وا بە ئاسانی هەر ئاوافکر نەکاتەوە ئەوەی نظامی جمهوری ئیسلامی دێڵە دروستە وە زۆر کەس هەیە لەوێ و هیوادارم بە جۆرێک ئەوە بگۆڕین پیان بڵێن ئێران لەگەڵ شکستێکی گەورەی نێوخۆیی ڕوبەڕۆ ناڵم ئێستا دەڕوخێ هەر ئێستا دەڕوخێ بەڵام لە ژیانی ئەو نظامەدا بحرانی وای توش نەبووە بۆیە دەی هەوێ ئەو بحرانانە بجۆزێتەوە بۆ عێراق کێشەکان لێرە دەست پێ بکە هەموو ڕۆژێ مەشغوڵ بێ لە تەلەڤیزۆنەکان بیکا بە هەرا هوریا ئەوەمان کردو ئەوە دوژمنان بە قەولی خۆیان لە پشتی سنوورەکان خەریکی تەوتان لە دژی ئێمە جا هیوادارم هەموو لایەکی ئەوەش کۆمەک بۆ بکە کە لە بەغدا مخاتبێکمان هەبێ یا خەڵکانێک کە دەن جۆ بدەن بە ئێوە لەو کاناڵانێک کە بۆ خۆتان هەتا سوئالیان بۆ دروست بکرێ سوئالەکە ئەوەیە لە ڕاستیدا
سەرمایە گوزاریان لەسەر ئێران وەک علاقات و ڕەوابەتی نێودەوڵەتی ئەمە کێشەیەکمانە بەڵام ئەو نیزامێکی ئایندەیە من ناتوانم لە ئێستاوە بڵەوە مانجێک و دوو مانگ و سێ مانجی کە دەڕوخێت بەڵام ئەوەی لە ئێران دەستی پێکردو وا بە ئاسانی دانامرچێتەوە زۆر شتی لەسەر ئێران گۆڕاندوو ئێرانی 4 مانگ پێشەستانیە تەنانەت تەسیری دانا پرۆژەی مزاکرات لەسەر قەزیەی ناوەکی ئەوانە ژیری حدێقەل ئێستا بەبووم بەس بکە من لە کۆتاییدا پێم وایە زۆرم ماندووکردن چیدی کەتان ماندوو ناکەم ئاخیر قسەم ئەوەیە حزبی دموکرات کە ناوەندێکمان پێکێناوە بە نێوی ناوەندی هاوکاری ئێستا دوو لای دموکرات و کۆمەڵی تێدا هەیە سعی دەکەین ئەو ناوەندە بە قووەتر بکەین بەهێزتری بکەین هەرچێکی زۆرتر خۆی تێدا ببینێتەوە بۆی کەشی ئەوەیە شتێک کە تەسیری دانا لەسەر یەکگرتنەوەی حزبی دموکرات ئارەزوو دەکەم ئەوە ببێ بە فەرهەنگ لە نێو کووردا چۆن ببێ بە فەرهەنگ یەکگرتووی خوازی وحدەت خوازی یەکریزی هەروە لە شعاردا نەمێنێتەوە لای ئێمە لە شعاریاندا نەهێشتەوە هەردوو لای دموکرات ئەحساسمان کرد ئەگەر ئەوە نەکەین جمهوریەتەی خۆمان بە قەولی ئێوە لە کوردستانی ئێران لەدەست دەدەین کردیشمان نەتیجەشیدا و نەتیجەکەی زۆر باش حدێقەت لەو پەیوەندیدا هیوادارم ئەو بەشە بۆ هەرێمی کوردستان و لە بواری یەکریزیشدا دەورێکی باشی هەبێت بۆ جارێکی دیکەش زۆر سپاسان دەکەم من لە خزمەتتاندان بۆ هەر پێشنیار و لێکدانە و تێبینێت زۆر سپاس زۆر سپاس حقیقت معلوماتێکی باش تێدا بوو و ڕوونکردنەوەیەکی چاک بوو بە نسبەت بە تایبەتی هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستانی ئێران بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە ئایا نەتیجە چییە لەم هەموو وەزعیکەوە ڕوودەدا لە ئێران هەروەکو جەنابیشت یعنی ئاماژەی پێکردکەوە مزاهرات ڕژێم ناڕخێن بەو شێوەی کە هەتا هەیە تەمەش طبعا تەجروبەمان هەیە بۆ نمونە لە عێراق چەند مزاهرات بوو چەند ڕاپەڕین بوو لە جنوبی عێراق لە 2019ەوە چەند جارێک ڕووی لە هەزاران شەهیدیاندا خەڵکان تووشی هەزار ناخۆشی بوو بەڵام لە نەتیجە بە هیچ نەگەیشت چونکە سەرکردایەتێکی نەبوو یعنی لە مەرحەلەیەکدا لە هەر ڕاپەڕینێکدا لە هەر ئینتیفازەیەکدا دەبی لە مەرحەلەیەکدا سەرکردایەتێک پەیدا بی کە خۆی بە بەدیل تەڕح بکە طبعا لێرە بەدیل حزبێکی معەیەنە وەکو عێراق یاخود وەکو ئێران بەڵکو دەبێ ئەوە بێتن کەوە بزانین دەبێ ئەتیلافێک پەیدا بێت ئەجا چ لەسەر ئاستی حزبەکان بێت چ لەسەر ئاستی قیاداتی مەحەلی بێ ئەم شتانە بێ ئەمە زەڕورەتێکی زۆرە بۆ ئەوەی دابین کە بەدیلەکە بۆ چییە بۆ بەدیلەکە چییە بۆ ڕژەمی کە ئاخوندەی کە ئێستا لە ئێران هەیە ئەمە تەبیعی شتێکی نقطەیەکی گەلێک گرنگە و دەبێ هەموو لایەک نازانە تاکو ئێستا بە چ مەرحەلەیەک دیارە نەگەیشتنە هیچ نەتیجەیەک لەمەوە چونکە مەترسیەکە لە ئەوەیە پاش ماوەیەک ئەم مەوزوعە هەر تاخیر بێت یعنی سەر هەڵدانەکە سار ببێتەوە ملت ناتوانێت هەتا ئەخیر هەر تەسحیە بدا بەبێ ئەوەی شتێکی ڕوونی لەبەر چاو نەبێت کە بۆچی ئەیکات سپاس زۆر سپاس کاک خەلیمەت پرسیارەکانمان لەگەڵ بۆی کە بەیەک پاکەتێنین لە خزمەتی ئێوەدا کاک وەختیار شاکر زۆر سپاس کاک خەلیل ڕاستەکەی جەنابەت بابەتێکت باس کرد کە بڵێن لە ناوهێنانی ئەوانەی کە وەکو بەدیل تەماشا دەکرێن بەڵام زیاتر وەکو پرسیار کە کامیانە سەڵتەنەتەوەکان جمهوریەکانیانە بەڵام ئەوەی کە ئێمە لە سۆشیال میدیا دەیبینین بە تایبەتی لەو مناقەشاتە زۆرانەی کە لە کڵاب هاوس دەکرێت طبعاً بەناو ئەوێشدا کۆمەڵێک خەڵکی زۆر ڕۆشنبیریشی تێدایە کە ڕۆژانە قسە دەکەن لە مامۆستایانی زانکۆ لە ئێران بە سەراحەت ئەوەی من دەیبینم هیچێکێک لەوانەیان قبوڵ نییە خەڵکی ئێستا یان لانی کەمەوانی کە زۆری خۆیان وەکو سەرکردایەتیان خۆ پێشاندانانە پێشان دەدەن طبعاً سەرکردایەتی موحد نییە وەکو کاک شاد باسی کرد نابینین پیاوێکی موحد ببینین بەڵام
بەگوێرەی ئەوەی کە ناوچە شلانێکم قسە دەکەن بۆ نمونەی ژەبلاردەبیرەوە قسە دەکەیت هیچکە لە تارانەوە هەست دەکەین ئەوانیان هیچیان قبوڵ نییە و ڕەنگە بڵێم پێم ناخۆشەوە بگەم بەڵام لەناو ئەوەی کە ئەمی گوێمان لەناو کوردەکانیشدا زۆرێک متمانەیان بە حیزبە کوردیەکانیش لاواز بووە پێیان وایە کە ڕۆڵی خۆیان نابینن بە تایبەتیش دوای یەکگرتنەوەی هەرمی دێموکرات و یعنی ئەو نزیکبوونەوەی کە ئێستا لە نێوەندەکانی ڕۆژهەڵات هەیە خەڵک پرسیارێکی جددیانەوەیە دەی باشە خەباتی ئێوە بۆچی ئەگەر ئێستا ڕۆڵتان دەبێت ڕۆڵی سەرکردایەتی حیزبی دێموکرات و لایەنەکانی دیکە بۆ ئەم مەرحەلەیە چییە؟ زۆر سپاس کاک جەنابی دکتۆر بەشار ئەو پرسیارەی ئەخیری کاربەختێ عینەن ئەوە من ڕەشم کردەوە سوپاس کاخالی من دەمێکە دەربڕین و بۆچوون و قسەکردنەکانی قسەکانی جەنابتم پێخۆشن ئەعجابێکم هەیە بۆ دەربڕینەکان دەمێکە من تعقیبی بۆچوونەکانی تو دەکەم قسەکردنی دەربڕینەکانت ئەعجابێکم پێی هەیە دەستخۆش پانۆرامێکی هەمەلایەن بوو بۆ بابەتەکە بەڵام هەندێک پرسیاریشمان هەیە بەڕاستی ئەو پرسیاری کە بەختیار منیش هەمە کە ئێوە بۆ خۆتان بە دوور گرتووە دوایە خەڵک لەوێ میلەت ساری لە ئێوەیە دواییش جەنابت گوت ئێمە حیزبێکی سیاسی وەڵات سیاسی و چەکداریش پێشمەرگەتان هەیە وانە ئەو چەکەکان بۆ چیە لە ڕۆژەکی ئەوانە بێ یعنی ئیشیان چیە لێرە ئەو چەکدارانە بەڕاستی هەروەها ویستم بزانم ئاماژەتدا بە چەمچی کۆنفیدرالی نەتەوەیی ئەوە چییە؟ ئەمە بەسط فیدرالیزمە کۆنفیدرالی نەتەوەیی کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فیدرال تێگەیشتەوە جاگە پێمان بڵێ چێنە ئەوانە چ باسی دەکەم مەمنون زۆر سپاس جەناب دکتۆر سپاس ئێوارەتان باش وەکو حاڵی بووم لە جەنابەت ناوچە کوردستانیەکان تقریبا کۆنتڕۆڵ کراوە لەلایەن ئەحزابی کوردیەکان بە تایبەتی حیزبی دیموکراتی کوردستان بەڵام هەتا پرسیارەکە هەتا ئێستا وەک جەنابەت فەرمووت تەنیا سەرهەڵدان چارەی نییە دەبێت تەنسیقەکە بێت هەوڵتان نەداوە تەنسیق لەگەر ئەحزابەکانی سیاسی یان ئەحزابەکانی کە موجودە دینی بیان سیاسی بێت وەکو عەرەبستان ڕۆژهەڵاتی ئیران بلوشە باکووری وەکو عەجەم و ئەوانی تر تەنسیقێک هەبێت یان تەنیا بەس لەلایەن ئەحزابە کوردستانەکانەوە ئەوە یەکەم دوو ئایا پێت وایە ئەو زەختەی یان ئەو پاڵاپەستۆیی عێراق ئیران لەسەر عێراق و کوردستان دەوری دەبێ بۆ تەئسیرکردنی لەسەر کەمپەکانی کوردستان بۆ ئەوەی دیان جوولێ یان حرەکەیان پێ بکات لەسەر حزوری ئێمە بەڵێ بەڵێ سوپاس بەڕاستی تقریبا دوسێ خاڵ منشی شەکانم کرا بەس ماوە تەنها بڵێم عەرەب ئەلێن ئەلمەرء ئەسیر تەجروبەتی پیا و بەندی تەجروبەی خۆیەتی ئێمە لە عێراق تەمام هەمان حال بوو ئۆپۆزیسیۆنی عەرەبی بە بەرد و شەڕ ئەو توانیمان لە ئەخیرەوە پێش ئەمریکا قەرار بدات وای لێ بکرد گەل یەکتر دانیشن پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەم گۆڕانکاریانەی جەناب زۆر بە جوانی باست کرد لە سیاسەتی دووەلی لە هەڵوەستی ئەوان بەرامبەری ئێوە لە پێگەی کورد و تێگەشتنی ئیرانیەکان ئەسڵەن بۆ قەزیە کورد ئایا دەرفەت هەیە بتوانن ڕۆڵێکی ئەوە یان تکملەی سوالی عەمید و دکتۆرەشە ڕۆڵێک ببینن ئێوە چارەسەریەک ڕێگایەک طرح بکەن حزبی ديمقراطي بالضبط وەکو حزبی کورد لا ناکەن کوردی طبعا بەس خەڵک چاوەڕوانی لە حزبە چونکە ڕەنگە ئەمە هەنگاوێکی تر مۆزوعەکە ببێتە پێش
دەرفەتەکان بەڕێی تو چۆنە کە خوێندنەوەی ئیستای وەزعەکانیان ئەو دایانانە زۆر سپاس کاک عەبدولسەلام بەڕێوەبردنت. کاک دکتۆر محەممەد جەناب کامە بوورە. زۆر سپاس. تێبینیشم هەیە لەگەڵ پرسیارێک ئێمە هەفتەیە پێشووش دانیشتین لەسەر هەندێک بابەت قسەمان کرد کە ئێستا لە چه حاڵەتێکی لەناو ئێرانە کە ناکۆکیەکان ئەوەندە زۆر بوونە کە ئیتر شێوازەکە گۆڕاوە ئەوش لەسەرەوەی هوشیاری خەڵکەوە زۆر بووە کە ئەوەی کە جنابیش ئاماژەت پێ کرد کە ئیتر کورد و ئەوە ناناسم جیاخواز یان چەکدارێک یا شتێک ئەو ئێمە هەوڵشمان ئەوەیە کە ئەنجام کورد چ دەستکەوتێکی هەیە دەبێت لە ناو ئێرانی ئایندا چون ئێمە زانین ئێستا لە ناو کۆناغێکی تازە چوتە ناو بڵێن قەیرانێکە کە ئەگەر هەنگاوەکان یەک لە دوای ڕواوەکو خۆی ئیتر لە ئایندێکی ڕەنگە دوور ئێمە ببینین کە بڕووکە. بابەتێکە لەلایەن من زۆر گرنگ بووە ساڵانێکیشە لەسەر قسەم کردووە بەڵام لای سیاسی کورد زۆر هەرچەند جنابش ئاماژەت پێ کرد زۆر بەلاوە خراوە ئەوەشە گفتوگۆ لەگەڵ خەڵکی ناوچەکە. ئێمە هەمیشە مثلا من لەگەڵ سیاسەکان قساکەم زۆر بە سادەیی شتەکە باسەکەن ئەڵێن ئەگەر ئەمریکا حەزی لێبێت بە سعودیا دەڵێ 1 میلیارد دلار دەدا بە دموکرات کوردستان بڵێن لەژ بندەستی ئێران دەردێنە و ئیتر ڕووخانەکە دەست پێەکە کە بینیمان شتی وا ڕوو نەداوە و ڕووش ناگا. بەڵام ئێمە پێویستیمان باوەیە کە برەندی نێتەوەی کورد لە هەموو پارچەکان تەنانەت لە باشووریش ئەوەندە بەرزی بکەینەوە کە ئەوە بکتە خاڵێکی کە مسۆگەر کە مافەکانی ئێمە ئەوانەی کە وەکو من لە ئێران ژیاون کورد بە سەربەڵ ناسراوە بوو. یەکێک لەوانەیە کە خۆڕستکانە بەڕای من توانی ئەو تەوەجوهە بگۆڕێت کامکارەکان بۆ نمونە ئەوەندە باش ئیشیان کرد کە هەموو ئیتر زانیان کە کورد موسیقاژەنە کورد تێگەشتووە بەتایبەت ئەوان یەکم گروپەکانی تەنانەت ئێرانیش بوون کە ئافرەتی تێدا بوو ئەمە وای کرد کە بڵێن برەندی کورد بەرز بکرەوە ئەوە نابینم لەناو بەتایبەت ئەحزابی کوردیان کە زۆر لەسەر ئەوە کارکەن کە پێویستە ئێمە ئەم شتە زۆرتری کەین گفتوگۆمان زۆرتر بێت لەگەڵ چینەکانی جیاوازە بەوە تێبینیەکە بۆ ئەوەی کە بتوانین لە ئایندە ئێمە دەستکەوتی زۆرترمان هەبێت. بابەتێکە لەو ڕۆژانە ئەبیستین ئەوەی کە مەلەفی ئەتۆمی بوو بەدەستەوەیە بڵێن نوێنەرێک یا کەسێک باقری چووتە رووسیا ئێستا ئەگەری ئەوە هەیەکە تەوافقێکی کورد مەودا بکرێ بۆ ئەوەی کە دوا بخرێ ئەو پرۆسی بڵێن پیتاندنی یۆرانیۆمە لە ئێران کە تەوافقێک لەگەڵ ئێران بکەن ئەو لادانی بڵێن گەشتی ئەرشادی یا پۆلیسی ئەخلاقیش ڕەنگەی یەکێک لەو شتانە بێکە بۆ ئەوەی کە ڕازیکردنی شەقام و هینی نێودەوڵەتیە ئەگەر ئەو شتانە ڕووبدا بەرنامەی ئێوە چۆنە بێکە ئەو پرۆسەیە کە ئێستا بە باشی خەیتە ڕاتە پێشەوە کۆسپی بەر نەکەوێتە ڕەنگە بڵێن دیدگای نێودەوڵەتی ساردۆکتەوە حەزم کرد ئەگەر ئاماژێک بە ئەو بابەتیش بدەیت زۆر سپاس. وخۆشحاڵم کە ئەم دەرفەتە بە نزیکەوە قسەتان بگەین. لە ڕاستیە گۆڕانکاری لە بارودۆخی سیاسیە حتمەن کە کۆمەڵێک دەرفەت هەیە کۆمەڵێکش ئاڵنگاری. بەنسبەت ئێران پێم وایە کۆمەڵێک ئاڵنگاری هەن کە وەختە بڵێم یعنی نەگۆڕن یعنی ئاڵنگاری بۆ گۆڕان. سەبەبەکەی شتێوەیە کە ئێران لە ناوچەکە ئەتباعی هەیە ئەتباع ئێمە ئەبێ لە بین ئەتباع و جاش و بەکرێگیراوە جیاوازی دابنێ. ئێران لە ناوچەکە ئەتباعی هەیە بەکرێگیرا و جاشی نییە شوێنکەوتووی هەیە شوێنکەوتوویەکی مەغزی فکری زیهنی کە ئەمانە هەموو سەر بە ویلایەتی فەقین و تاعی ویلایەتی فەقید وازوو ئەوە نقطەی یەکەم بە ئاسانی ناگۆڕن ئەمانە سوودیایە لوبنانە تۆ بڵێ یەمەنە تۆ بڵێ وڵاتانی کە جرابکە ئەیزان. دووهەم بەرجیا لە قۆناغەکانی پەیوەندینەوە ئێران و رووسیا بەرجیا لە قۆناغەکانی تری بە بەردەوامی رووسیا هەم لە
زەمەنی حیزبی کۆمونیست و هەمدوای ئەوەش پارێزەرێکی ئێران بوو بە شێوە لە شێوەکان بەجیا لە قۆناغەکانی ڕابردووی پەیوەندی ئابوودی و پەیوەندی کەوڵە سەربازی پەیوەندی بازرگانی پەیوەندی ئیلە ئاخریه ئێستا پەیوەندیەکە لەگەڵ رووسیا چۆتە چوارچێوەیەکی بڵین چوارچێوەیەکی تۆ بڵین سەقافی تۆ بڵین چوارچێوەیەکی بیرکردنەوەی نێونەتەوەی کەوا پێویستە سیستمێکی سیاسی فرەی لە جیهانە هەبێ و ئێرانش هاوڕای ئەمەی پشتی رووسیاش ئەگرێ لەواو و رووسیاش بۆ هەموو شەڕەکەی تەنها تەبریری ئەوەیە یعنی رووسیا تەبریرێکی ترینی ئەوەی ئەبێ ئێمە شوێنێکمان هەبێ لە جیهانە ئێمەش قسەیەکمان هەبێ لەم دنیایە ئەبێ نظامی ئەم جیهانە تاک میحوەری نەبێ بەڵکو فرە میحوەری بێ وعليه ئێرانیش ئێستاکرد لەگەڵ هەموو پەیوەندیەکانی ئەمەشی پێ ئیضافە کردو کە ڕەنگە ئەوە بە شێوەیە لە شێوەکان دەرفەتی گۆڕان کەمتر بکات خاڵی سێهەم بۆ لەمپەرەکان بەدەستەوری من و ڕەنگە وەڵامی بەعزێ لە تێگەیشتنەکانی جناویش بێ ئەویش ئەوەیە کە وەختی خۆی کە عێراق گۆڕا لە 2003 بەو هەموو پاساوانەی کە هەیە چەکی کیمیایی هەیە کوڕی کیمیا ئەوە ئەنفالی کورد هەیە چی هەیە چیش زۆر هەبوو یانی تەبیعی و مەسەلەی کۆید هەبوو لە پشتیۆ یعنی فاکتەر زۆر هەبوون بۆی ئەمریکا قسەی بکە بەڵام لەگەڵ هەموو ئەو فاکتەرانەشە هەموو وڵاتانی جیهان و ناوچەکە کۆبوون لەسەر ئەوەی کە ئەمریکا ئەگەر شکست بێنە لە عێراق و ئەم شکستەی ئەمریکا فعلەن بوش نە وڵاتێکی دیموکراتی فرەیی مەدەنی هێنایەکایە نە وڵاتێکیشی ئۆقرەگرتووی هێنایەکە هیچ کامێک نە گەشتە سندوو نە ئۆقرەگرتووە تەبی جەناب معلوم جنابتان لەبەر ئەوە ڕەنگە ئەوانەی ئێوە قسەیان لەگەڵاکەن جەنابتان و هێز و لایەنەکایەتی جیهان دەمیان بەم شۆربایە سوتاوە یان جارێکی تر ئامادەنین تەجروبەیەکی تری ئاوا لە ئێرانە بەو فرەنەتەوەی بەو سانتراڵیە و بەو مێژووە گەورەی لە ناوچەکە هەیەتی ئەو تەجروبەیە دووبارەکەن کەواتە ئەمە ئاوانگاریەکان ئەی دەرفەتەکان چی بەتەسەوری من یعنی لەو قۆناغەیە یعنی وای تێگەم کە یعنی هێزەکانی ئێران پردێکی پەیوەندی لەگەڵ هێزە چاکسازیەکانی ئێرانە ئەوەی کەوا ریفۆرمگەران با بڵێن ئیسلاحگەران با بڵێن یعنی پردێک دروست بکرێتەوە قۆناغ بە قۆناغ ڕژێم دەست لەم میلیتاریزەکردنە و دەست لەم ناوەندگەراییە و دەست لەم هەژم و نەفیکری و ئەخلاقی و دینیە لەسەر کۆمەڵگا کەم کات و طەبی هینی سەبزیش و کۆڵێ ڕاپەڕێنی سەبزی حرەکەتی سەبزیش نمونەیە کە ڕەنگە ئێستاکێ زیاتر ڕۆڵێن هاتوێتە پێش و نظامیش زیاتر پێویستی پێیان بێت پێم وایە کردنەوەی کەناڵێک لەگەڵ ئەوانە دارەگەر پوازی لەخۆی دەبێت ناخۆیشێ پێویستمان بۆ پوازە هەیە کردنەوەی کەناڵێک لەگەڵ ئەوانە شتێکی گەورە سوپاس دەژێنم زۆر سوپاس جنابی کاکا ژوندیانی فەرمووی من حەزم کرد ئاخر کە زمانێک وەڵامی دوو تێبینین هەیە یەکێکیان ئەوەی کە ئێران وڵاتێکی پێشکەوتووە تەمەدونی هەیە متەمەدنن و تەحسیل کردن ئەمە هیچ تەبلیغ هیچ ئاساری ئەوە نادا کە دوایە چۆن ئێمە وێرانەکەن بۆ لە ئەوروپا شەڕی حەربی عالەمیەکەم و دووەم بەسەر دەستی جاهیلەکان دروست بوو لەبەرەوە ئەمە تۆزێک یعنی ئەوەندە ڕکنان بۆ ئەوە نەکەین بەقەدەر ئەوەی ڕکنان بۆ خۆمان بکەین ئێمە چی ئەکەین ئێمە ئەبێ لەکوێ بگوڕ ئەمە هینی یەکەمە هیچ دومیشیان کاک خاوێ ئەوشان سەرنجێکە نەختێک سەرنجی شەڕەحمەریە لەسەر چکە بیدایەتەکە نازانم جنابەت چی توێنە نەبوو ئەویش ئێ هەمیشە لەدا هەم گۆڕانێکە دروست بۆ مەسەرەن لە دوای ریفراندۆم لەسەر جمهوری ئیسلامی دوای بۆ وترا کە ئیتر ئەمە ئێرانی دوێنێ نییە دوای ئەوە کە کێشەی موجاهیدین و ئەو وەسعە دروست بیسان وتراوە ئەمە ئێرانی دوێنێ نییە ریفراندۆم لەسەر جمهوری ئیسلامی کۆماری ئیسلامی و دوای ئەوە ئیتر وەختی شەڕی عێراق و ئێران هەرواوەترا کە شەڕ ڕاوەستا کە ئەوان جامی شارەکەیان خواردەوە هەر وترا ئەوە هیچ دوێنێ نییە و دوای ئەوەش یعنی بەڕاستی کە هاتە سەر حکوم جەماعەتی یعنی ئەو انتخاباتی جەماعەتی سەبز هاتن بردیانەوە بە حسابی دوای ئەو وەزعە دروست بوو ئەحمەدی نژادیان بە شێوەیەکی کە هێنایەوە هەر وترا ئێرانی دوێنێ نییە دوایەوە هەندێک حرەکەی یان جوولانەوەی ناسیۆنالیستی فارسی ئەوەی چوونە سەر
خرم بابك خرم وكورش أو مشايخة أو أي زمان أو مستشاري أحمد نجاح حركية لو بابك أنا درس بوزارنا إيراني دوينية يعني استاج دواء أو خوبشان دانا أو وزريته أكيد إيراني دوينية فأنا يعني أمن راني كم جنابه وحزب الديمقراط دخلت خوشي لي أمامنا مش بقي لي مش دخلت خوتاني هذه النتيجة قبل لا براسي يعني ما معني بالموضوع كان أنا لو قيمة مثلا تك إيراني دوينية تكون نادي توصل إيران دوله نظامه مذهبه كلتوره كوملغاية كي بيسنوية ترتكه وقوالين كوملغاية كي ترتكه أما شون وكمان بوراوا كمان وكجوانية فقط السلطة أمني نظام كان وكجوانية كأبيني نشتغل وكجوانية يعني كتير كبراسي رجال أما بسنا هيستوي استقبش الشاد ما نما كطبعا إثباتش مكوانيش تشوانو كهالبلية شاب مسكينوي ريخ شقام ورجلنا وبزان شون بيو الدنيا والجنوا كيس كسيش معني بشكل أو نما تقولي قشتي قصير كي قلت أو تهدي داينا أو أتواني هاليجري يعني بينيا بوين بيوم أمشان توزع لسري بوستن بو ثاني كبو إمامانش كأتواني لبدي في النواد على قطان هاو كاربي نقدر نشتواني لدستو قام دا ولا شقام مكان ثاني الآن على قطان بي أتواني لبدي في النواد على قطان بي خوش هنيش في الباص كتشون ما يردور ما هذي ويخوي يعني كذا الشيء الديمقراط وكومو يعني فلان ما يستاهل كردستان والغرب ويحدك بتصور ونيمان هذه في النار يستاهل مش وازي تري وطاني شو بلوس البنيرن يمش بنيرن يمش بخير وزاني ما بستان شيء إيراني دوينية إيراني دوينية تشيل سبينها أكيد أو يكلم الدستة يعني أو خشتو أو بزمان يكلم الدستة دوينية أتواني تشيل سبينها أكيد بس زور سپاس کاش هذه الدكتور زور سپاس وتناول بخيرات من جنابك خالد زور سپاس بقصكاني جنابك فرمي كايران فرندوال أو نزل روشلات مزاملني زور بخندوال زاد ويلانيا كريز نبي قلين آواب كن وآوان كن وبلان تيدا ناسونا بسكاو ما لك هذا محفدي والا يلوكسا لخزمت نموري واجد كم بخزمت كتولي إيران بوراو نمكن ما كريستي بمرق بالأمريكا وفلان وجنزكا وأمانة توابورا وخصوصا لسدي ملكي وأكثر كتولي علاقة ما يبو في استيصال ذلك كتورا ومدوى وصول ونقيمة كتولي إيران إسلام زور لكيش أجابتهم وقفل ويقولين أواني رهبري سياسيين يعني دلون يعني أمانة يعني أمني جي مرأي من زباكي قرآن استزور نوعي ضروري زباكي ضروري إعلام وسوشيال ميديا وأنا من واحد كده لو هو باكي لحسكم دادم بقش وصلن بدوخي خونا يما العراق اللي بيسوشش هو ركب تنامي إنجليز وتركيا وغلين عراق تقولي أوا كذبي حكم ذاتكي كل بدأ استقلال ذاتكي بدأ لكونغري قاهرة ياسمر بخوي ويا كونفدرالية فدرالي لسيودو كسر بخوي بدأ زين عراق مرزي سركي عزبة الأموية كتبي استقلال ذاتكي كل بدأ دواتر ئێمە جگە لە 58 کەوێنەی کورمان کرد بە شەریکی عەرەب ئێمە شتێکی ترمان نەکرد مەقسەدم لەم نوقتەیە دەمەوێت جۆن کلۆدی ئەمریکی ڕەشپێز بە نمونە بێنمەوە لەوەدا کە سپیپێستەکان گوتیان داوا لێبوردن دەکەین لە ڕەشپێستەکان معلومی زەناب تۆ متابعی لەوەوە ئەوم کەم بابە داوا لێبوردن چی بۆ ئێمە دەکات ئەم تیۆرەیان داهێنا دەبێت زێنیەتی ئەوەی کە تۆ سپیپێستی و ئیمتیلاکی حەسەنات و باڵادەستی و ئەمانەتێکی ئەمە بتوێتەوە وێستا جوواکی ئەمریکی لەو ڕۆوە بەرەو تیۆریزیەکی لەو چەشمە دەستم کرد تۆ لەبەرەوەی تەنها سپیپێستی ئیمتیازێکی تایبەتت نییە ئایا کورد ئەو هەموو ئیمکانەتی کە ڕۆژهەڵات هەیە لە زانکۆی کەنەدا بگرە تا سوید لە ڕووسیا بگرە تا ئینگلیستان ئیمکانێتێکی یەکجار زۆر من لە قودرەتمەندی کەوادری خوێندەواری ڕۆژهەڵات دەبێت پێم وایە حیزبی دیموکرات و کوردی ئێمە لە ڕۆژهەڵات ئەرکێکی زۆر گرنگی هەیە لە چوارچێوەی ئەو بزاوتەدا بتوانێت ئەمانە کۆ بکاتەوە و خیتابی مەدەنیەت جەنابی دکتۆر باسی کامکاران و ئەمانەی کرد
لەگەڵ تەواوی پێکاتە کۆمەڵاتێک لە جیاوازەکانی ئێران ئەم خیتابە مەدەنی بەڕای من پێش بەخاکە کرد لە ڕووی مەدەنێت و لە ڕووی حەزارات لە پێش ئەوانەتر نەبێت لە دواتر نییە من ئەمە بە شتێکی زۆر گرنگ دەزانم لە پاڵ ئەوەدا ڕۆژهەڵات کارێکی زۆر باشی کرد کە لەناو ژیلا و مەهزا ئیستیفزازی ئەوانی تری نەکرد و ناسیۆنالیستە جوانەکەی خۆی بە شێوەیەکی دیموکراسی بۆ پێش دەخات پێم وایە زۆر گرنگە مەنهەجیەتی سیاسی و ئەو قسەکەرانی کە قسە دەکەن ئیستیفزازی ئەوانی تر و مافی ئەوانی تری تێدا نەبێت ئەو کۆکو جەنابەت گوتت گۆڕانکاریەکان لە چێوەی یەک وحدەی ئێران دەکەن لەو ڕۆوە وەبزانم جەنابی کاک عەبدولسەلامیش ئاماژەی تا چەند ممکنە بە پرۆژە دەستوورێکی هاوبەش بگەن یعنی بۆ چەند ممکنە لیژنەی هاوبەش لە نێوان ئەو تەیارە گرنگانەی کە جەنابەت ناوەندهێنان هەر لە کوڕی شاوەتا ئەوانی تر لیژنەیەکی هاوبەش بۆ دیدێکی هاوبەش دروستکەن پێش ئەو یوئێن و ئەوانە بڵێن ئێمە سەرپەرشتیان دەکەین ئەمە شتێکی خۆرسکی لە ئێران و لای ئۆپۆزیسیۆنی ئێرانی بەگشتی لەدایک بێت خاڵی سێم پێم وایە غایبە کورد دەتوانێت ڕەمزیەتی زۆر گەورە دروست بکات لە دەروی کارەکەرە سیاسەکان یعنی ئەو ژنانی کە دەچن لای فلان دەبینن ماکرۆن دەبینن ئەوی تر پێم وایە کورد ژنی زۆر گەورە و بتوانای لە زانکۆیەکانی دەرەوە هەیە کە بتوانێت ئەمانە بە شێوازی زۆر بە زۆر ڕەمزیەتی میدیایی و سۆشیال میدیایی و ئیعلامی و پیادەیان پێدا و قابلیەتی لەو چەشنیان هەیە بەڕاستی بەتایبەت لە بواری ژنانەکە سەر نێشێنم ئەخیران پرسیارەکەم ئەوە بێت لە فەوزای ئێستای سیستەمی دەوری بەهۆی تایوان پێت وایە ئێران سێهەمە یان ئەوی شانبەشانی ئەوان فعلیان تەوازوودی هەیە لە لای غەرب لە ئەمریکا بەتایبەت ئێستا ئێران دەناویشی دامەژە پێدان خەریکە وەزی خۆی زۆرێک لە پینە پەڕۆلەکە قانونی حیزاب دەبۆڕێ و حیجاب و هەتا دوای دەیەوێت کۆمەڵێک ئیسلاحاتی لەو چەشنە ئەوەندەی سوکە متابعی هەم بەم ئاراستەیەدا لەگەڵ ئەو دژبەریانی کە هەشە ئاراستە پێ بکات بە کورتی ئایا لەو فەوزای دەوری کە ئێستا هەیە پێت وایە ئێران ئەو جێگای اعتیبارەی کۆمەڵگەی نێودەوڵەتی ناوەندە بڕیاردەدەستەکانی شەڕۆغەرب بێ کە فعلا خۆیان لە گۆڕانکاریانەی ئێران وەرنەدانچەکە بکەنە خاوە زۆر سوپاس. زۆر سوپاس کەسم لەبیر چوو بس سیاری کاڵەخانیشە باش جا بۆی کەەوە بێت ڕێگا بە کاڵەخان زۆر سپاس ئێوارتان باش هەر خاڵجوو لە دەوری گوتەکە بە گشتی کوژانە تایبەتی لەو تەظاهراتانی ئێرانێ کوێیە پرسیاری دووەم لە ئەگەری بەردەوامی ئەو تەظاهراتانێک لە ئێران لە وڵاتی کوردستان ئایا دۆخی ئابووری لەسەر خەڵکوردستان نابێت بەردەوامی ئەو مانگی زۆر سپاس خۆشحاڵم کە مەوردی دەوڵەمەندی کردین تەنها بەس پرسیارێک لەسەرەوەی کە باس لە سوکانە کە وەکو بازنەیەکی ون بوو لەناو ئەم ئەستانە نه سوپایی ئێران ئەرتەشی ئێمە دەزانین کە لە ئێران ئەرتەش هەیە و سوپای بازاران بەسیج هەیە بە ئێزافەکەی کە پارەلێ هاوڵێن تەواندیان هەیە تا چە ڕادێک بەنەماوەی ئەواردوو ژمارەیەک لە ئەرتەشیەکان هاوڵێن پاڵپشتی خۆیان بۆ پیشانزەران نیشاندا و بەچوونە پاڵێنێکشانەی هاوڵمانە لە ئایندەیە ئایا ئەتوانێت ئەرتەش ببێت بە ئەڵتەرنەتیڤێک بۆ ئەو دۆخە چونکە ئێمە دەزانین لە سەردەمان شت ڕووی داوە ئەڵتەرنەتیڤەکەی ئەرتەش بووە لە سوودان بەمانشێوە لە لیبیا بەمانشێوەمان ئایا بەدواو حکومەتێکبوونی هەیە زۆر سپاس لەناو دوو قەوسکە باسی مەهابەت دەکەم بەڕاستی پێم وایە دەبێت تەجاوزی ئەوەی بکەین و لەوە تێبگەین ئێران لەگەڵ بڕیارە بڕوخی لە تاران دەڕوخێن مەهابەت یعنی بۆیە تێکۆشانی سیاسی و دڵانەوەی سیاسی و ئەو خڕۆشان ژەماوەیەی هەیە بەقەد ئەوەی ئیشی حزبی دموکرات و هەم حزب و دڵانە و سیاسەکانی کوردەکە بۆ عەدەیەکی ئێرانیانە بکەنە دڵانەوەکە نەک لە چوارچێوەی ناسیۆنالیستێکی بشکرا جیلی خۆم کە دوازار یاریدا دەبەست ڕژێمی ئێران بۆ سەرکوتکردنی حەرەکەی کوردی ئەوە پێمە تا ئێستا باش هاتووە و دەبێتەوە تێبگەین لە بەری بەلوچ زەڕورە ئازەری بجوورێ نەک کوردە بجوورێ زەڕورە خارج بجوورێ نەک یعنی ئەو بە کورد و بەلوچ
ڕەنگە نەکرێەوە شارەکە ئەوەی دوام ڕێک من پێچوانێ ئەوان کە پیان وایە وابزانێ نامێش تایبەت یاخۆی وەکو هەم نووسەر ڕۆژان سێش بدەوەی کاگامان بۆ ڕێبەرایەتی حەزب وەکو پێشنیارێک یان نەکو پێشناو تێگەکەی بۆ دۆخەکە باوی ئەوەی نەماتوو پێتوانین بەشەڵی چێکدای دەتوانین کۆتایی بەڕژێمێک بێنی و دەگەی مافەکانی بەڕاست و ئەزمونەکانیشمان دیتن وا گەر عاملێکی خارجی و هێزێکی خارجی لە پشتی ڕووخانی ئێران نەبێ وەکوی علا ئەمە دیان ساڵ سەدان ساڵ پێشمەکە خەباتی کرد و چاراشی ناوشاریشی کرد و دوازە هەتا دۆخینێ و دەوڵەتی نەبووندا نەتواندا ئەمە پێمان وابێ دەتوانین بە حیزبی دموکرات ئێران دەڕوخێنین ڕژێمی ئێران دەڕوخێنین و کۆماری دموکراتی و نەزانچینیادەین خەونێکی گەورەیە بە پێچوانەوە نابێ حیزبی دموکرات و هێزە سیاسی و تێکۆشەکانی ڕۆژهەڵات هەمان هەڵەی پەکەکە دووبارەکەنەوە کە شەڕی خەندەقەکانیان برد زۆرترین شارەکانی کوردستان وێرانکران و بیانیاندا دەستی کە پەش خەڵک سەر کردوکە و هەزاران خەڵک ئاوارەبی و شارەکان وێران بوون و خەڵکی شەید بی بۆیە من پێیانی لە هەردووازدا ئەوەندەی دەکرێت لە ئاسە جەماوەریەکەیدا حیزبی دموکراتی کوردستان هێزەکانی کە جەماوەر بۆ ڕژێنی بوونەوە شاخاندا ڕژێت سەر شەقامەتی و مەدەنیەتی خۆ پیشاندان وەکو مافی خۆی و بعدێکی ئێرانیانەش لەگەڵ هێز ئێرانیەکان لەوەی کە تۆ حرەکەشی ناسیۆنالیستی بوشکنی دەکرێت دەست جەمعی بێتەوە خەباشێکی سەرتاسیری هێرانیانی بۆی بتوانێت على الأقل ڕژێمی ئێران ئەگەر لە دوومەوەدا لە هەرگیز نەبێ زۆرێک لە هاوسەنجی هێزی تێکێ بچێ و پشتیوانێکی نێودەوڵەتی باشتر بۆ خۆڕۆشان جەماوەری ناوشەقان بێتە زۆر سپاس کەس ماوە کەس نەماوە بەڵێ ئەکسەر و زۆر سپاس هەشتارانی بەرز زۆر سپاس بۆ ڕەخنە و لێکدانەوە و تێبینی و سرنج و پێشنیار هەمووی ئەوانەی تێدا بوو من حەدیاکەر خۆم ئێستا دەوڵەمەندتر دەبینم تا پێش قسەکەم چون تێبینی بۆ چوونەکانی ئێوە زۆر پەیامی تێدا بوو زۆر سپاس یەکەم پرسیار کەوا بوو تاکسەرۆ دەستی پێکرد حەز پێم وایە پەکەکە و پژاک و تورکیە بوو لە ئەو خۆپێشاندانانە و ئەو تەزاهورات و ئەو جم و جۆڵە جەماوەریە کە لە ئێران بۆ ئاماژە پێدا ناچمەوە نێو وردەکاری و تەفاسیل لە ئێران بەگشتی گۆڕێکی هەبوو گۆڕێکی ئێرانی ئێمەش لێی وەدوانە کەوتووی لەگەڵی ڕۆژ تەنانەت شعاری ئێمەی کوردی چۆتە تاران ئەوە دەستکەوتێکی باشە جاگەوایە هەر ئەوە کۆمەجی بەوە کردووە خێنەوەیەکی هاوبەشی ئێمەی ئێرانی من دەڵم منی وەک حیزبی دموکراتی ئێرانی وەک کوردی ئێران بۆیە ئێمە لەسەرەوە ساغ بوونێتەوە کە بەو مەسیرە نادەڕۆین بەلای ئێمە گرنگ بووە کە کاتێک باسی کوردستان دەکرێت لەلایەن غەیرە کوردەکانەوە باسی کوردستانی ئێران دەکرێت زۆرتر مخاتبی ئەوان حیزبی دموکرات و لایەنە کوردەکان بوونە کە لە کوردستانی ئێران دروست بوونە ئێمە مێژووکی کۆنمان هەیە هەم لە شەڕ هەم لە سوڵح لەگەڵوە مزاکرە لەگەڵ حکوومەتی تازە لە تاران بوو حزبی دموکرات و کۆمەڵە و لایەنەکانی دیکە بەشدار بوون زیندەیار دکتۆر قاسملو لە ڕاسی ئەو توێژە و یا بڵام سوخەنگووی ئەو توێژە بوو ئەو دەورانی سوڵحی ئێمە بوو لەگەڵوان کە ماوەی چێشە و ئێرانیەکان لە گوفتمانی مەتێ دەگەیشتن دوایە شەڕ دەکرێت شەڕەکەش لە کوردستان لەسەر هێزی پێشمەرگەی حزبی دموکرات و کۆمەڵە ئێستاش کە جوڵانەوانە لە نێوەخۆی وڵاتەیە ڕاستەکەی کوردستان تا ڕادەیەکی زۆر ئاوا دەناسرێ جا چ نوستالژی بێ و چ ڕابردوو بێت چ حزور بێ و چ دەور و نفوز بێ لە ڕوانگەی ئێمەوە پەکەکە و هەمووی متعلقاتی پەکەکە ئەوەی لە کوردستانی ئێران کار بکەن وەک پژار هەموویان ئێمە بە چای پەکەکە چاولێ دەکەین بە چای پەکەکە چاولێ دەکەین چۆن ئێمە حەق بە خۆ نادەین وەک حیزبی دموکرات لە هیچ پارچەیەکی کوردستان دەخالەت بکەین خەڵکیش لە کوردستانی ئێران هیوادارم وا بڕۆنە پێشیە وا فێری ئەوە بن وا خۆیان پێناسە بکەن کە لە ڕاستیدا حیزبی هیچ لایەنێکی کوردستان دەخالەت لێدا دەکەن و ئەوە سیاسەتی ئێمە وەک حیزبی دموکراتە لە کوردستانی ئێران وا هەبووە دەورانێک بە دوای جیرانی عەبدوڵڵای ئۆجەلان خەڵکی کوردستانی ئێران احترازیان کرد و احترازیان بە تورکیەش کرد و
خراپیشی ئیسفادە لێکرا وێ دەڵم خراپی ئیسفادە لێکرا ناسمەوە نێوەردەکان وا هەبووە مامجەلال بۆ بەسەرۆ کۆمار لەوێ چەپڵیان لێداوە پێی خۆشحاڵ بوون وا هەبووە لێرە ڕێفراندۆم بۆ دیسان لەوێ چەپڵیان لێداوە پێی خۆشحاڵ بوون ئەمە هەمووی ئەوانە لێکجیا بکەینەوە ئێمە نیگەرانێکمان لەو پەیوەندێدا هەیە و ئەو نیگەرانی هەر لە کۆڕی ئاوە چووکە ناهێڵینەوە ئەو نیگەرانێ دەبێنە نێو کۆمەڵانی خەڵک ئێمە نامان هەوێت تەجروبەی تەعاملی تورکیە لەگەڵ کوردستانی سووریە لەوێ دوو پاتە بێتەوە کوردیێران احتیاجیان بەوە نییە بچن لە دەرەوە هێما قەرزکە ڕەهبەر قەرزکە قازی محەممەدێکیان هەیە بە دوای ئەودا زۆر لەوە گەورەترەوە حزب وە کوردستانی ئێران بەداخەوە کوردستانی سووریە نییە درەنگ بێتە نێو سازماندەهی و حیزبایەتی ৭ ساڵ پێشێستا وڵاتی دامەزراند و کۆماری دامەزراند و هێماکان بەشی زۆری لێوە ڕادێت جاکە وایە لەوەدا دەبێت بە احتمال بە نەفسەوە ئەوە باس بکەین لەگەڵ خەڵکی کورد لە کوردستانی ئێران تێشیدا ناموەفەق نەبووینە لە خەلای ئێمەدا و ئەمە لەوێ نەبووینە کە پەکەکە لەگەڵ ئێران نێوانی هەبووە زۆر بەڕاشکاوی هەوڵیانداوە لەوێ جێی ئێمە پڕ بکەنەوە مەجای فعالیەتی سیاسیات پێداوە لە منتەقەی من بۆ خۆم خەڵکی شنۆ و دەور و بەرەکەیمە دەورانێک لەوێ زۆر ئەو مەجارانە و بەڕاحەتی دەهاتن دەچون دووردە و دە شۆر بۆ بەرەو ئەولا بەڵام کوردستانی ئێرانی ئێستا لێرە حەدێقەلەوە دەڵم کاک ئازادجان کوردستانی ئێرانی ئێستا کوردستانی ئێرانی ئەو سەردەم نییە ئەو سەردەم نەماوە کۆمەڵێک ڕوودا و ئاڵوگۆر هاتوونەتە پێشیە جا لەو جوڵانەوەی ئەخیردا لە گەرمەی جوڵانەوە کە ئێران شکەست دێنێ تۆڵە لە کورد دەستێنێتەوە لە حزبی دموکراتی دەستێنێتەوە تا ڕادەیەک لە کۆمەڵەکانی دەستێنێتەوە مەقەڕات و بنکە و بارەگاکانی پەکەکە و پژار لەو سنوورانە هەیە لە ئێمەی باشتر دەزانێت لەکوێیە ئەنی ئێمە نیگەرانی ئەومان هەیە جاروبار خودی ئێرانیەکان دەڵێن وای لێنەیە ئێران ببێ بە سووریە ئەوان کە دەڵێن وای لێنەیە ئێران ببێ بە سووریە دایان هەیە خەڵک بترسێن ئەگەر نظامی جمهوری ئیسلامی نەمێنیە و ئێران ژۆک سووریای لێدێ ئەمە پێمان وانێ وا بە ئاسانی وای لێبێ خۆ من علمی غەیبم پێ نییە دەتوانی احتیمالێک بێ بەڵام بۆ وەختی دەبێ قسەمان دەبێت بەڵام بۆ خۆمان ئەو نیگەرانیمان هەیە ڕاستیەکەی کوردستانی ئێران پشێ خەلەیەک دروست بێ دەسەڵاتێکی کوردی بەڵام حزبی دموکرات بەتەنێ لەو مۆقعەتی دانێ بێ ئیدارێ بکە وەڵا لەوێدا بە جۆرێک ئەوێشمان لێ وەک سووریە لێ بکەین بەس نیگەرانەکە دەردەبڕم بەڵام پێم وانێ پرۆژەی جێبەجێ بێ دلیلەکان دلیلی تاریخیە دلیلی حزوری ئێمەیە دلیلی ئێران سووریە نییە سووریە شتێکی دیکەیە عەقڵیەتی ناسیۆنالیزم وڵاتداری و موەسساتی وڵات لە سووریە قەت بە جۆرێ شکڵ نەگرتووە لە ئێران وا ئاسان نییە من کە باسی وەم کرد ئێرانم لەگەڵ کۆماری ئیسلامی جودا کردەوە فەرهەنگ و موەسسات و ئێران پارێزی و ئێران چۆن تەعامل بکەن لەوێ لەگەڵیان بە قووەتە من زۆر نەچوومەتە سەر دراساتی مێژووی گەشەی حزبی بەهەز لە سووریا با ئەمە نیگەرانیمان لەوەدا هەیە ئەو نیگەرانی لە ڕادەی حزبیشدا باس کراوە لەگەڵ خەڵکیش باسمان کردو بە سەراحەتیش ئەوەمان کردو بەنسبەت تورکیا ئەمە نیگەرانی وی هەنگە شێوانێک بێت تورکیا دلیلی هەیە دەتوانێت چۆن لە سووریا دلیل دێنێتەوە بە هەر دلیلی ئەمنیەتی و ئێتنیکی لە ئێرانش قەزیە ئازەریەکان و ئەوانە بێنێ بەتایبەت لەو باریکایەکە لەگەڵ سنووری تورکیا هاسنوونە ئەمە بۆ خۆمان وەک حزبی دموکرات هیچ دوژمنایەتێکمان لەگەڵ تورکیا نییە ئوستورەن ئێمە ئەوە سیاسەتی کولی ئێمەیە نەدژی عێراقین نەدژی تورکیا نەدژی سووریەش شێشەمان بەس لەگەڵ نظامی جمهوری ئیسلامی هەیە حتا بە مێدیای خۆمان کردووە کاتێک باسی ئێران دەکەن ناوی باسی تەعەلوقاتی ئێران لە دەرەوە بکەن ئێمە خۆمان ناچەشینە نێو شەڕی حزب الله و لە لوبنان و لە سووریا و لێرە و لە یەمەن و ئەوانە بۆ کۆماری ئیسلامی ئەوەی زۆر پێخۆشە زۆر پێخۆشە ئێمە بەو متابعاتە مەشغوڵکەوەی یەکێک لە بەڕێزان باسی کرد و ئەتباعەکە لەگەڵوانە مەشغوڵمان بکات و کۆمەلگای ئێرانیش پێخۆشە لەوە فاصلە بگرین ئێمە لەوێ شتەکانی خۆماندا دەبینینەوە جا بە هەر حاڵ ئێمە بەنسبەت پەکەکە و پژاکە لە پرسیاری 2010 گۆڕەیە وەڵاو تێبینیانەمان هەیە و نیگەرانیەکەشمان هەیە و دەربڕینی نیگەرانی ئەوەیە کاری بۆ بکەین ڕێگاکارەکەش ئەوە بڵێن خەلەیەکی هۆویەت و کەسایەتی لە کوردستانی ئێراندا نابینین بە ئەقڵیەتی پەکەکە پڕ بێتەوە نابینین ئەوە جا بۆیە لەو بابەتەوە گوێرای دەربڕینی نیگەرانیەکە کاریشی لەسەر دەکەین و هیوادارم باشتر بچینە پێشێ کاک سەرۆ بە ئیجازەی جەنابەت کە زۆرێک لەو ئازیزانە تێبینی و نەزەریان هەبوو
تێدە کۆشم زۆریان سەرنێشیانم بەڵام دسمە نێو تەوزیع و وڵامەکان. کاک دڵشاد بەنسبەت نەتیجە چییە؟ من باسی لەم کرد کە نیزامێکی سیاسی بە سرفی تەزاوڕات ناڕوخیە. ئەگەر لایەنێکی سیاسی حزبێکی سیاسی ئەوە بڵە ئەرێک بۆ خۆی دیاری دەکات وەکە ئێمەوە دەڵێن دەی باشە ئەگە ناڕوخێت چییە بەدیلە هەرەوەکە لە پرسیاری بەشێک لێوە بەڕێزان هەبوون بۆ بەدیلە ئێمە چمان کردو. کێشەی حزبە سیاسیەکانی ئێرانی لەگەڵێک زۆر قوڵە. ئێران تەجروبەی دموکراسی تێدا نەبووە، تەجروبەی کاری هاوبەشی بەیەکەوەشی تێدا نەبوو. ئێمەی کورد بە تەجروبەترین لەوان زۆر. ئێرانی دیسان دەڵەمەوە ناڵم کۆماری ئیسلامی، ئێرانی زۆر زیرەکە. لۆبی ئێرانیان لە دنیادا زۆر بەخۆ، زۆریش وڵات پەرەستن، زۆر ناسیۆنالیستن. لەو خۆپێشاندارانە دەبینی لەو پایتەختانە چۆن کار دەکەن. بەدیلێک دەتوانێت نۆستالژی بێ لە داخی کۆماری ئیسلامی کوڕی شای خۆش بێ. شای کوڕی شای بۆ خۆی وە خۆی جوان قسان دەکات ئینسافەن. وڵا قسەکانی هەموو لیبراڵیە بە پێوانەی غەرب و ئەمریکا و ئەوانەیە چون لە دەرەوە گەورە بووە، لە دەرەوە گەورە بووە و لە شوێنێکیش دەژێت کە دەبێ و ئەدەبیات و کەلیماتە بەکاربێنێ. ئەوە نۆستالژیەکە. دلیلێک بە حکمی احتیباری مبارزاتی و بە قەولی خۆیان شەهیدان مجاهدینە، مجاهدین ڕێکخراوێکی زۆر منەظەم بۆ لە دژی ئێران. شاید جاروبار خەڵک دەڵێن ئەو نظامە مافیای کاران شتێکی وەک مجاهدینی دەوێت بە قسە جێبەجێ نابێت. بەدیلێک دەتوانێت نە ئەوە و نە ئەو ئێستاوەشیان کردووە، نە شەیخ و نە شا هەردووشیان دەڵێن، مجاهدین دەڵێن شاژ نەبێ و شێخیش نەبێ، ئەوانی دیکەش بە جۆریشکان هێناوەتەوە. دەتوانێت جمهوری خواحەزەکان کە لە ئێران لەمێژە خەڵکیی منفەریدی زۆر هاتوونە. بەدیلێکیش کە کۆنگرێ نەتەوەکانە زۆر بەقووەت نین. بۆ کۆنگرەی نەتەوەکان زۆر بەقووەت نین؟ لەمێژە دامەزراوە. تەنیا لێرە بە ئیجازەی ئێوە دەم هەیەوە بڵم دیسان ئێران و عێراق مقایسە ناکرێت. لە ئێران بێ فارس هیچ پرۆژەیەک جێبەجێ نابێت. بێ فارس فێدرالیزمێک کە ئێمەی دموکرات باوەڕمان پێێتی ئەگە فارسی دەگەڵدا نەبێ مۆتلەقەن جێبەجێ نابێ. ئەگە ئازەری دەگەڵدا نەبێ پایەکی دەلەنجێ. بە کورد و بەلوچ و عەرەب ئێران ئیدارە ناکرێت، جێبەجێ نابێت، پرۆژەکە جێبەجێ نابێت. حەدیقەل ئێمە وە کورد ئاوامان لێ هاتۆ کەوتوینەتە بەینی بەلوچەکان و عەرەبەکان و خەڵکی جۆرا-جۆر لەلایەک و فارسەکان و ئازەریەکان لەلایەکی دیکە. ئەمە سعیمان کردووە ئەو واقعی بینیشمان هەبێ کە زۆر خۆمان بەوە پێناسە نەکەین. ئەو فێدرالیزمەی ئێمە بە دوایدا هەین تەرکیبەکەی بەلوچ و عەرەب و کوردە. بۆ بەلوچ و عەرەب لە مۆقعیەتی کوردانی لە ئێران شوێنێک بە نیوی عەرەبستان بە لەحاظی ئێتنیکی هۆمۆژیۆن بێ وە کورد ئەو جۆرە نییە، زۆر تێکەڵ پێکەڵن بە شیعە و سونی لە شاری جۆرا-جۆردا. بەلوچەکان مۆقعیەتی شریکان هەیە. بەس ئازەرێکان کە دراوسەی ئێمەنە و لەگەڵ فارسەکان بە باوەڕی من ها لەو مەرحەلەیەدا لە داهاتوودا پارتنەری ئێمە لە معادلە و معاملەکاندا، پارتنەری ئێمە لە معادلە و معاملەکاندا. استراتیژی ئێمە ئەوەیە کۆمەک بکەین ئێران بە سەرفەن بە فارس پێناسە نەکرێت. بۆ چوونێکەیە لە نێو بەشێک لە خەڵکی ئێمەدا دژی فارسە. ئەمەوەمان پێخراپە. بە لەحاظی هاوبەشی زبانی و ڕابردوو مێژووی فەرهەنگی فارسی کوردی زۆر زۆر لێک نزیکە. لەگەڵ ئازەری هیچ هاوبەشمانێ بە لەحاظی زبان و فەرهەنگەوە. بەس ئێمە چۆن لەگەڵوان تەعامل دەکەین دەبێ بیبین. ئەو فێدرالیزمێک کە ئێمە دەمان هەوێت هەوڵمان داوە بۆ بەدیلسازی ئێستاشە لەسەر بەحسی بەدیلسازیمان. بەشێکی زۆریان گلەیان لە فێدرالیزمەکەی ئێمە هەیە. ئەمن بەشێک لەو گلەیانە تێدەگەم. تەرکیبی قەومی یاوەی کە پێ دەکرێت دمۆگرافی ئێران زۆرێکە وا بە ئاسان بە فێدرالیزمەکەی ڕەنگ ئێمە جێبەجێ نابێت. تاران 2 میلیۆن ئازەری لێیە. چۆنی جێبەجێ بکەین؟ لە مەناتیقی جۆرا-جۆر ئەو خەڵکانە تێکەڵ پێکەڵن لەگەڵ یەکتر. وەچی کوردستانی عێراق و عێراق نییە. پیچیدەجی و دمۆگرافی ئێتنیکی لە ئێراندا تێکەڵ و پێکەڵترە. ئەمە کتومانە ئەو فێدرالیزمە دەتوانین باس بکەین. بەشێکی زۆر لەوان کە دۆستیشمانن باوەڕیان بە فێدرالیزمی ئێتنیکی ئێمە نییە. ئەوەن جێبەجێ نابێت.
باوەڕیان بە چیە باوەڕیان بە فیدرالیزمێکی ویلایەتی یا ئوستانیەیە لەوێدا کێشەمان هەیە لەگەڵێ پس ئەگەر وایە ئێمە تا ئێستا نەمانتوانیەوە بۆ خۆمان لەسەر بنەمایەک پرۆپۆزەلێک یا پێشنهادێک دەین هەمووی ئەوانە خڕ بکەینەوە لە حاڵی ئێستادا بۆ ئەڵتەرناتیو فدرالیزمەکەی ئێمە لە حاڵی ئێستادا قسەی خۆمانەوە من قبولی بکەم مەبنایەک نابێ بۆی کە ئێمە بەدیلێکی لەسەر دروست بکەین بەس ئێمە کتومانە ئێمە تعدیل دەکەین بڕێک نەخواریە ئێوەش لەسەروانە بێنە خوارێ ئەو خۆ پێشاندارانە ڕێکزەمینەی لێک حاڵی بوونەکەی خۆشتر کردووە ئەوەی کاک بەختیار فەرمووی متمانە بە حیزبە کوردەکان زەعیف بووە ڕۆڵ دەتوانێت چ بێ نازانم چۆن تەفسیر و تعبیری ئەوە بکەم من پێم وایە متمانە هەیە بە ئێمە لە موشکبارانەکەی پێشوو خەڵک وڵامیان داینەوە لەو خۆ پێشاندار و تەزاهوراتەشدا تعریف لە حیزبەکەی خۆم نەبێ حیزبی دموکرات وڵاهی لە جوانڕۆوە بگرە هەتاکو ورمیە شعاری حیزبی دموکرات و قاسم رو دەبیندرا تێیدا ئەوە لە حاڵێکدا ئێمە بەداخەوە چەندین ساڵە لە وڵاتی خۆمان و لەسەر خاکی خۆمان نییە زۆر ناخۆشە بۆ حیزبێکی سیاسی پێیان ساڵ لە میلەتەکەی خۆی دوور بێت ئەویش لە سەردەمێکدا کە حیزبایەتی وە قەدیم نیە بەشێکی زۆر لە ئێوە کاری حیزبایەتی دەکەن ئینسان ئێستا بە مانگ و بە دوو مانگ و سێ مانگ دەگۆڕێ ئەمە پێمان وایە ئیشکالمان هەیە کەم و کوڕیمان هەیە بێعەیب نین و ئارەزوشمان دەکرد دوای ئەو یەکگرتنەوە مەجالێکی باشمان بۆ دروست بێ بەڵام زۆر زوو دوای یەکگرتنەوەکە لێی داین و سەری شەشی بۆ دروست کردوینە بەڵام هەر لەسەرەوە دەڕۆی ئەو حیزبە احتیاجی بە نوێبوونەوەیەکەیە نوێبوونەوەکە بۆ چی بۆی کە جیلی نێوەخۆی کوردستانی ئێران هەمووی وەگون فکر ناکاتەوە نەسلێکی زۆر هاتۆ تەزاهورات دەکات لە سۆشیال میدیادا کار دەکات لە ڕاستیدا وەک من علاقەی بە حیزبایەتی و بە هێماکان نییە ڕۆژانە شت دێتە گۆڕێ جاوە چالشێک بوو لە یەکگرتنەوەدا یەکێک لەو خاڵانێکی ئێمە ئەهەمیەتمان لە پێدا کوتمان یەکگرتنەوەی ئێمە دەبێت سەرەتایەک بێ بۆی کە ئەو حیزبە کاتێک قسە دەکات خۆ دەبینێتەوە خۆ لە ئیلام و سنە و کرماشان و مەهاباد و ورمێ ببینێ خۆی لە دنیای مەجازی و دەرەوە نەبینێ چون ئەو نەسلەیە لەوێ جوڵانەوەیان وەڕێخست فەیسبوک نەبوو ئەمە جاروبار نیگەرانیمان دەربڕیوە نەکا قەناعەت بە فەعالیەتی فەیسبوکی وامان لێکا مەیدانەکە لەوێ لەبێت بەرینەوە بۆیە ئەهەمیەتا بە خەباتی جومجۆڵی بەدەنی زۆر بەوە حیزبی ئەمەش ئینسافەن لێ بێت تەفاوت نەبووە هەوڵ دەدەین کە بە هەمووی ئەو عیب و نەقسانی کە هەمانە ڕۆڵێکی باشمان هەبێ هۆی کاک دکتۆر ڕەشاد فەرمووی کە خۆتان بە دوور گرتووە چەکتان بۆ چییە کۆنگرەی نەتەوەکان چییە بە ئیجازەی جەنابەت خۆمان بە دوور نەگرتووە باوەڕ دەکەی لەو جم و جۆڵە مەدەنیە زۆرمان هەوڵداوە جاری وا هەبوو وەڵا خۆم پێم کوتراوە ئیسلاح تەڵەبە سازشکارە ئینقلابی نییە ڕادیکاڵ نییە بۆ بەخۆشیەوە ئەوە لە پێشوش بە حیزبی دموکرات کرا کاتی خۆی دکتۆر قاسملو لە سنە کوتی شەڕ یەک ڕۆژوە دوای بکەوێت کورد سەر ڕۆژی دەباتەوە زۆر قسەی گەورە بوو بەڵام کوردە وەختی لێ حاڵی نەدەبوونەوەی دی تۆ گە چەکل لە دەستدا بوو دوای ئینقلاب چەک قسە دەکاری ئایا چەکە چەندە لەو مۆقعەتەدا بوون ناسمێنیەوە بەڵام وای کرد شەڕ یەک ڕۆژەوە دوای بکەوێت کورد سەد ڕۆژ قازانج دەکات پێیان کرد سازشکار لە ڕوانگەی من لە سیاسەتدا سازش هونەرە ئەگە بۆت بکرێت ئەگە بۆت بگونجێت هەر سیاسەت مەدارێک بە دوای سازش نەڕا لەگەڵ ڕەقیبەکانی خۆی زەرێکی گەورە دەکات سەرێشەی بۆ دروست دەبێت ئەو چەکانەمان بۆ چییە هیچێک لە برادرانی ڕووبیری هێناوە ئەمە هەمیشە کتومانە بەتایبەت لەو دوایانەدا هەمووی کوردستانی ئێران هەر 10 میلیۆنەکەی هەستێتەوە سەر پێ تارانی لەگەڵدا لە نظامی جمهوری ئیسلامی ناخۆخی خدە بڵم چی وایە تاران بۆ خۆی 15 میلیۆنە ئێران بە 5-6 شاری گەورە دەڕوخێ بەتایبەت تاران شەڕی چەکداری ئێستای ئێمە وە چەک ببێتە مێتۆدێک ئێرانەکانمان لەگەڵ نابن نیگەران دەبن بە شێچیان ئێرانی وڵات پارێزن وڵات پارێز خاک پەرستن بە ئیزازەی هەموو لایەکان شایدە من هەڵەکەم کورد میلەتێکی زۆر خاک پەرست نییە بەو خودای هەم بۆ خۆم زۆر جاران لەو ناڕەحەت دەم کچەکەم زۆر جارەوە بە من دەڵا دیسان قسەی نێ خۆمان دڵە بابە ئێوە هەر سوودی ئەی ڕەقیب هەر هەراهوریا دەکەن ئەو سوودە باسی خاچی زۆر کەم تێدا هەیە خە وەڵڵای من نازانم بە چۆ خاک ببینمەوە ناسیۆنالیزم ئێمە بەحسێکی تیۆرێکی کاکسەرەوە بە ئیجازەی جەناب ناچمەنێوی
بەس ئێرانی زۆر خاکپەرستن خاکپەرستی دەنێ ئێمەدا زەعیفە بۆ زەعیفە و بۆ وای لێ هاتە و چۆنەوە بۆ بەڕاحەتی ئاوای لێ دێ ناسمەنێوی جا بۆیە بە باوەڕی من باشنە ئێمە بچێنێ و زم و جۆڵی چەکداری ئێستا ئەو هێزی پێشمەرگەی ئێمە هەمانە بەرهەمی تێکۆشانی ڕابردووی ئێمەیە بۆ ئێمە پێویستە جارێکی نازانم وڵای لە واشنگتۆن بوو کاری هێزی چەکدارتان بۆ چی ئێوە لایەنێ بوو وای لاتوو لە من مەدەنیتر بوو دەورانی دووەمی ئۆباما بوو لە من مەدەنیتر بوو وتم ئێوە بۆ بە چەکەوە لێوێنە داعش چەکدارە ئێوە چەکدارە تورکیە چەکدارە ئێران چەکدارە حیزبە کوردەکانی کوردستانی عێراق چەکدارن ئەو حیزبە دموکراتە بەدبەختە بۆ دیفاعی خۆش چەکدار نەبێت هەنی چەکدارەکەی ئێمە بە پێچەوانی قانونی ئێرە نێ وتمان زۆرتر جەنبێشی دیفاعی هەیە ئەمن پێم وایە ئەگە ڕۆژێک لە ڕۆژان ئێران وای لێبێ کار بکەوێتە شەڕ و کێشە لەگەڵی لەو بوارەدا نەوە دوا دەکەوینەوە کوردیش نازیرێک نییە دەستی بە چەک ڕابداو ئەگە وای لێ هات ئەو شۆنانی کەەوە دەست پێ دەکەن حتمەن ئێمەش هەر لەسەر خەت دەبین دەگەڕێن کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدرال ئاماژەم پێدا تورکەمەنن ببوون بەلوچەکانن عەرەبەکانن ئازەریەکانن کوردەکانن بەس ئەوانە زۆرتر ئەو حیزب و سازمانانن کە لە دەرەوە دروست بوون فارس نا دەوێت دانی چون فارسەکان لە ئێران مەقولەیەک هەیە کە من بە درستی نازانم مەقولەکە دەڵێت چی دەڵێ ئەقەلیەتهای قەومی واتە فارس ئەقەلیەت نیە ئەکسەریەتە ئەوانی دیکە ئەقەلیەتهای قەومی ئەو کۆنگرەی نەتەوەکانی ئێرانی فدرال لەسەر ئەو بنەمایە دروست بووە من بۆ خۆم لەگەڵ ئەو مەقولەیە نیمە هەموو جارێ دەڵێم لە سیاسەتدا نابێت بچێنێ و ئەقەلیەت و ئەکسەریەت ئەگەر بچێنێ ئەوە دەکەوێت نێوگەمەی دموکراسی لە کۆتاییدا تۆی دەیدۆڕێنی جا زۆرتر ئەوانەی تێدا هەنە بەڵام ئێمە وەک حیزبی دموکرات خۆمان بەوێ مەحدود نەکردوێتەوە وایە کاک شەهاد بوو لە نێوەکاندان بڕێ خراپ بوو دایکم هەموو جارێک دەکوت خالید مریەم زارا کولسوب مەحسوب تەمان کوردایە چیها جا هەمیشە نێوەکانی لەبیر دەچەوە ئەم نیش بە ئیجازەی ئێوە ئەو نەقسە بەیە خودمان هەموو جارە جا هیوادارم ئەوڕۆ زۆر ئەو هەڵەیە نەکات بەڵێ کاک شەهاب باسی تەنسیق لەگەڵ حیزبەکانی دینی و سیاسی عەرەب و بەلوچەکان هەر لەو جوڵانەوەیەدا مامۆستاکانی کورد لە کوردستانی ئێران بەتایبەت لە بەشە سوننیەکەی دەڵم ها باوەڕ دەکەن لە کرماشانەوە بگرە هەتا دەگاتە ورمێ شتی زۆر چاکیان کرد لە جوڵانەکانی پێشووتێدا نەبوو کۆبوونە و خۆڕێ خستن و بە یەکەوە پەیامدان و هاتنە سەرخەت و هەمووی ئەوانە یعنی نەوعێک ئیجماعێکی کوردانەی خۆماڵی کوردستانی ئێران من بەوەوە دەدیت بینی هەموو چین و تۆژەکان جاگەر وایە و ئەمەش کردوینە حیزبی دموکرات حەدیەقەل حیزبێکی ئیدئۆلۆژیک نییە ئەو حیزبەوەها متەنەوع دروست کراوە وڵا دەبێت بۆ شیعە بۆ سونی بۆ مامۆستایانی ئاینی بۆ هەموو چین و تۆژەکانی کوردستانی ئێران بەرنامەی هەبێت زۆر مەحقوڵە لە جێگای خۆیدایە ئەگەر ئێمەوە نادیدە بگرین خراپ دەکەین حتا کۆماری ئیسلامی نەمێنێ من شخصان پێشبینی دەکەم لە داهاتوی ئێراندا حیزبی مەسەوی لە سیاسەتدا دەوریان هەلۆکی عێراق با هێندێک لەو حیزبە لەو لایەنە شیعانەی ئێمە بە ئاسانی بەرەو حزبی شیعە لە تاران نەچن ئەگە هەبێ بە لە نێو خۆماندا بەنسبەت کاک عەبدولسەلام تەشریفی ڕۆی پرسیارەکەی بەڕێزیان ئایا دەتوانین ئێمە ببین بە بنەمای یاسەرەتایەک بۆ ئەڵتەرناتیڤ لە ئێران ئەومان لەگەڵ باز دەکەن لەگەڵمان باز دەکەن حزبی دموکرات سابقەیەکی لەوەی هەیە لە شوڕای ملی مقاومەتدا بوون یا ئەمە هاتینە دەرێ یا دەریان کردین با بڵێن هەردوو لا بوو ئەو وەختەکە موجاهیدین دەوێدا بوو حزبی دموکرات ئەو مەوقعیەتەی هەبوو ئێستاش ئێمە کتومانە لەگەڵ هیچ حزبێکی ئێرانی لە ڕاست و چەپ و ئەولاولا کێشە و دژمنایەتی ناکەین چاو لە بەرنامەکانیان دەکەین تا ئێستا بۆ خۆمان نەچوونێتە نێو ئەو بەڵام لە ڕەهبەری حزبدا باسی لێکراوە ئایا حزبی دموکرات وەک خۆی دەتوانێت پرۆپۆزۆلێک بێنێ زۆر لایە پیان خۆشە لەگەڵ ئێمە بیکەین بەڵام ئێمە نەچوونێ نیگەرانی لەگەڵ عیدەیەک بیکەن عیدەکەی دیکە لە مقابلماندا ڕابووسن و دوایان نەڵێن حزبی دموکرات هابوو بە ئەسبابی لێکداڕانی ئێرانیەکاندا ڕاستیەکەی بڕێک بە قەولی ئیرانیان دەست بە عەسا لەگەڵی دەڕۆین بەس دەبێت لە بەرچاوی بگرین ئەی کاک دکتۆر محەممەد دەستکەوتی کورد لە نێو ئێرانی ئایندەدا ئەگە بە ئیجازەی ئێوە ماندووتان نەکەم بگەڕێمەوە سەر کورتە بەحسێک گەیژەوەیە تەجروبەی عێراق
پرۆسەی دروستکردنەوەی عێراق و مزاکراتی هەولێر و بەغدا هێندێکشتی داوەتە بەستیەوە ئەویش ئەوەیە هەروەچی ئاماژەم پێدا ئێمە ئەوان چ دەڵێن بەشێک لە ئێرانیەکان دەڵێن با ئێمە ئێستا ئەو نیزامە بڕوخێنین هەموو شت بە مەجلیسی موەسسەسان و دموکراسی بسپێرین ئێمە کتومانە ئەوە ناکەین دەبێت لە پێشدا بزانین منزور لە داهاتوی ئێران چییە لەسەر شتە سەرچیەکان پایەکانی قانونی داهاتوی ئێران بە تەوافق بکەین ئەمە تەوافقمان هێناوەتە گۆڕێ لەگەڵن ئەوەڵ تەوافق دوای واریدی و پرۆسەیەکی دەنا هەرۆکی ئاماژەم پێدا سبەی لە تاران ئەگە 400 نمایندەی مەجلیسە بێ کورد ڕەنگە هەر 6 هەفتەیەکیەوە بەرکەوێت بە گەمەی دموکراسی دەکەوێتە ئەقەلێت جا بۆیە ئەوە لەلایەن زۆریانەوە قبول نییە بەڵام ئاوەڵەن بۆ بەحث لێکردنی ئیدەی مەجلیسی موەسسەسان ئێمە ڕەتمان کردوتەوە ئێستا بۆ ئاگاداری ئێوە ئیدەی مەجلیسی موەسسەسان زۆرتر لەلایەن کوریشای و بەشێک لە ئێرانیەکان و تەنانەت ئەوانەی کە کۆماری خوازیشن هاتوۆتە گۆڕێ ئێمە کتومانە لەگەڵ ئەوە ناڕۆین هەموو ئالتەرناتیوی قسەی لەسەر دەکەین بەڵام لە پێشدا دەبێت احتراف بەوە بکەین ئێران وڵاتێکی فرەنەتەوەییە و ئەو پێناسەیە تعریفی وە دەکات شۆڕ دەبێتەوە چۆن قانونی ئەساسیەکەی تەنزیم بکرێت ئەگەر لەگەڵ لەسەر پرۆژەی ئەتۆمی لەگەڵ ئێران تەوافق بکرێتستان لێ بەسەردێ لە دەورەی دووەمی ئۆباما و لە تەواوی 4 ساڵەکەی ترامپ ئەمە لەگەڵەوە ڕوبەڕوو بووین هەمیشە خوێندنەوەی حزبی دموکرات ئەوە بۆ ئێمە خەڵک لە کوردستانی ئێران منتەزیر ناکەین بزانین لە واشنگتۆن و پاریس و لەندەن و نازام ئاڵمان تەعیین تەکلیفی بۆ بکەن ئێستاش لەو باوەڕەدا داهاتووی ئێران بەدەست ئێران و تارانە ئەوە بە معنای ئەوەنی ئەو حرەکاتانە نادیدە بگرین هەمووی ئەو هەڕەشە و گوڕەشە و مانۆڕانەی کە تا ئێستا هاتوونە هیچی پەیوەندی بە وەزعینەوە خۆی ئێرانەوە گەمەیەکی ئەمنیەتێ شەڕێکی ئەمنیەتێ جاروبار ئیسرائیل شتێک دەڵێ و دەیکات جاری وای ئەمریکا مانۆڕێک دەدا بەو مانۆڕ و مانۆڕانی ئەو لایەنانە با ئێران دەبا 7,000 ڕووقابە تا ئێستا من لەو باوەڕدانی کە ئەو شتانە پرۆژەیە کە پەیوەندی بە گۆڕانکاری حکوومەت هەیە لە نێوخۆی ئێران زۆرتر ئەیجەندەیە کە لە پەیوەندی لەگەڵ وەزعیەتی ئێران لە بوعدی ناوچەکەدا ئەگەر تەوافقە لەگەڵ ئێران کردەوە بە خەڵکمان کردو زۆر جار بە ئیجازەی ئەو بۆ خۆم لە وتوژەکاندا هەمیشە کتومە جوڵانەوەی ئێمە لە کوردستانی ئێران و جوڵانەوەی خەڵکی ئێران تابعێک نییە لە تەوافقی ئەمریکاوە ئەو شوێنە ئەوە بۆیە لەو خۆپێشاندان و تەظاهوراتانەدا ئەمریکا ئەوەڵ سەری بێکڵاوماوە دوای هاتە ژوورێ کە دوای هاتە نێو پشتیوانەکان بەڵێ تەئمینی ئینتەرنێت دەکەین لە فەزای ئێراندا تەنانەت بە ساتەلات دەیکەین ژنەکانی بڕێک وەرگرتن کە مەسەلەی ڕووخاندنی حکوومەت ئەرکی خودی ئێرانیەکانە ینی دەم هەیە بڵام کە ئێمە زۆر تابعێک لەوە نین بەنسبەت لەو پرسیارانی کاک مەولود ئەوەی ئێران ئەتباعی هەیە لە ناوچەکەدا ڕاست دەفەرمێ ئەوە دەگەێنێ کاتی خۆی لەسەر ڕووخانی سۆڤیەتی پێشوو بەشێک لە ئێوە مؤرخن لە من باشتر دەزانن ئەم پێم وایە دەواازەی ڕووخانی سۆڤیەتی پێشوو بە شەڕی ئەستێرەکانی ڕێگان نەکرا بەوە کرا گۆرباچۆڤ لە نێو خۆیدا ئەو سیستمەی سوئالی لەسەر دروست کرد گلاسنۆست و پرۆسترۆیکا لە ڕاستیدایدی مەبنای دروستکردنی سوئال لەسەر ئەو سیستمە کۆمونیستیە مطلقی وێ بوو لە دوایە جارێکی ڕێگان ئەگە ڕووی لە دیواری بەرلین کرد ئاوا کوتی مستر گۆرباچۆڤ تکایە ئەو دیوارە بڕوخێنە بە دوای ئەودا بەحسێک دروست بوو وسوولەن ئەو دیواری ڕووخان هەڕەشەکەی ئەو بوو یا شەڕی ئەستێرەکان بوو کەیری شتێکی خەیاڵی و وایاندانا بوو یان گۆرباچۆڤ ڕووخانی و لە نێو خۆیدا سوئالی دروست کرد لە مەوریدی ئەوەی تاراندا لە ڕوانگەی من ئەوە لە گۆڕێدا هەیە ئەو نظامە ئیدۆلۆژیکیە ئاینێ بە پێی مەسەبی شیعە زۆر مێژوویەکی دەوڵەمەندی هەیە لە سیاسەتدا مەسەڵەن بۆ سیاسەت دروست ئێوە دیسان بەشێک ئاین لەم باشتر دەناسن ئاین سونی بەداخەوە ئەوەی نەبووە یا بەخۆشیەوە ئەوەی نەبووە ناسمەنی ئەوە بە هەر حاڵ نەیبووە لەوێدا ئەمە هەمیشە بۆمان مهم بوو وەک حزبی دموکرات هەمیشە بەدواوەدا بووین ئەمە دەبێت لە تاران قسەمان هەبێ ئێمە ئایەتوڵای شیعەمان هەیە لە ئیلام لە کرماشان باوەڕ دەکەی پەیوەندیمان پێوە گرتوونە هەوڵ بدەن ئێوەش بە شێوەی خۆتان جا ئەگەر دەنێو خۆیاندا مەرجەعێک هەبێ مەرجەعێک ئەو مەرجەعە بتوانێت بمێنێت سوئالی بخاتە سەر کۆمەک دەکات منتەزەریان تێدا برد شەریعەت مەداریان تێدا برد
ئەو نظامە مافیاییە سیستمەکەی جۆرێکە لە نێو خۆیدا هەرچی ئەوان بۆ منافقیان هێنا لە منافق پتر دەترسێن تاکو لە لایەک وەکی ئەوەیە کرێن و کولێن و زبان و کێشە و شتەکانی نێوخۆیان چاک دەزانێت ڕەنگە سوال بۆ خەڵک دروستکە با حاڵەمە لەوە نابێ بێتەفاوت بین ئەو ئەتباع کەشی لە ناوچەکەدا کە ئاماژەم پێدا پەیوەندی لەگەڵ رووسیا و چین لە کۆمەلگای ئێراندا دژایەتی لەگەڵ چین و رووسیا زۆر زۆرە ئێرانی ئەمریکایان خۆشتەیە مردووی ئەمریکا لەگە ڕاستی دەیە جامعەی ئێران ها جامعەکە دەڵێن فەرهەنگی ئێرانیەکان و چون لە گەرمەی ئەو کێشەی ئێران لەگەڵ ئەمریکا ئێستاش بنەماڵی زۆرێک لە سیاست مەدارانی ئێرانی بەڕاحەتی دەچن لە ئەمریکا دەمێنەوە گرین کارتیان دەدەرێت جارێکیان پێ وتن ئەمە خەڵکمان لە تورکیا بوو وتمان بەوانە ئێوە نابن بۆ تورکیا بەڵام هەر کوڕ و کچی هەر بنەماڵێکی دەوڵەمەندی جمهوری ئیسلامی لە تاران یەک زێدێ لە ئەمریکا و لە کانەدا ئیقامەیان دەدەنێت ئەوە بە هەمویان بە هەر کەسێک وێ لە ئێرانە بەتایبەت کانەدا زۆر چۆ پێشێ ماجێک پێشێستا جاستین ترۆدۆ وتی ئێمەوە دەگۆڕێنی کانەدا هەر بێتابی کردبوو من پێم وایە وەک کۆمەلگای ئێران زۆر دژی رووسیا و چین و ئەو شتانە بەس نظامەکە بکەوێتە نێو ئەو شەڕە بەشێک لە قوتبەکە ئاەندەی بۆ نابینم من لە خوێنەوەی خۆمدا ئاەندەیەکی زۆر بۆ بەرەی رووسیا و چین نابینم قەزی زەمانە چی لێ دێ نازانم بە زیری ئێران لە نێو ئێرانیاندا بەحسێکی زۆر هەیە ئایا دەکەوێتە ئەو نێوە یانە ئێستا ئیسلاح تەڵەبان و سەوزەکان وڵای هەموو احتیمالێک هەیە و ئێستا ڕێبەرانی ئیسلاح تەڵەبان و سەوزەکان هەموو فشاریان لەسەر یەک ژیراوە یەک مەمنوع التەسویر کراوە یەک مەمنوع خروج کراوە من بۆ خۆم پێم وایە ئەگە ڕۆژێک لە ڕۆژان ئەوەش بێتە پێشیە ئەخەجاری وا هەیە لە نێو ئێمەدا دەڵێن ئەوە دەورانێک ڕێی جمهور بووە کاری خراپی کردووە هەر کەسێک لەو نظامەدا کاری خراپشی کردبێ هەنگاوێک بنێتەوە ئەو نظامە لە بین بچێت بڵێن ئەو کارت باشە بە دوای داڕۆ شتە کۆنەکانی لێ لە قاو نەدەی دوو دێڕژ باسی دەوری ناوچەوەی سروش و شووانە ئەمریکەی سروش ئەو ئیتیجاها بەڵێ خواهش دەکەم کاگازات تۆ زۆر عەلاقەت بە مێژوو هەیە منیش وەختێ نازانم زۆر بە کورتی ئەوان لە مەسیری ڕەوشەنگەری ئاینیدانە سروش بە کلیپەکان و بۆوانەی بڵاو دەکاتەوە بێتەئسیر نییە لەو بوارەم پێم وایە ئەو نظامە سوالەکەی کە گۆرباچۆڤ لەسەر ئەوێ کردی لەسەری دروست بووە جا چەندە دەچێشتێکێ کاگێ ئازاد سەرۆ زۆر ماندوو کردم کورتی بکەمەوە وایە بڵە وایە زۆر بە کورتی کاگ ئازاد ئەوەی جەنابەت فەرمووت کە دەڵێ ئێرانی ئەوڕۆ ئێرانی توتە ئێرانی دوێنێ نییە من پێم وایە دەبێ وا بڵم و پێشم وایە و پێشم وایە ڕۆژ بە ڕۆژ ئەو ئێرانی ڕابردوو نییە لە هەمووی ئەو ئینقلاب وایە خۆی ئینقلاب ناتوانێت ئیلە ئەبەد هەرو شور و شەوقەی هەبێت بە مروری زەمان ئەوەی بەسەرداریە بەڵام ئەو جار پێم وایە زۆرتر ئێرانی ڕابردوو نییە سوالی زۆرتر لەسرە مەجال زۆرتر دروست بووە فرسە زۆرتر دروست بووە تەنیا ئەوەیە کە ئێمە بە دوای دابڕۆین و هیوادارم ئێمە بتوانین کاری لەسەر بکەین کە ئێران وڵاتێکی خوێندەوارە ئەمن هەمیشە سعی دەکەم ئێران و کۆماری ئیسلامی لێک جودا بکەمەوە بڵام چی لەو وارەوە پێم وایە ئێران تۆ چاو لێ بکە لە دواکەوتوترین سیستمی وەک نظامی جمهوری ئیسلامیدا سیستمی بانکی ئێران هیچێک لە سیستمە مدێرنەکانی ڕۆژهەڵاتی نێوەڕاست و مەنتەقەیە هێندێک شت هەیە جامعەکەی دەیهێنێتە گۆڕێ بەسەر نظامەکەیدا تامیل دەکات سیستمی بیمەی ئێران لەگەڵ هێندێک وڵاتانی ئەوروپایش ڕقابەت دەکات باوەڕ بکەن هەنی دەمدەم هەیە بڵام جاری وا هەیە ئێمە یەک بۆعدی چاو لێ دەکەین چونکە جمهوری ئیسلامی خراپە هەمووی ئێرانمان لەبەر چاوی ڕۆژ دەبێت نا جمهوری ئیسلامی زۆر خراپە بە زیرێ و ئێرانەگە ڕووخاو چۆنی ئیدارە دەکەین ئەو شتێکێ لەناوەڵا ڕەنگەیش وەک سووریا لێبێت کاک دکتۆر عوسمان وڵا قورسایی ئێمە ئەوەیە کە و خەباتی مەدەنی لە نێو خۆی وڵات بەقووەت بکەین بە پێشم وایە ئەڵتەرناتیڤە کە هەر ئەوەیە چونەوە نەتیجەی داوە و دەتوانێت خەڵکێکی زۆرتر بهێنێتە گۆڕێ لەسەر پرۆژەی هاوبەش ئێستا لەگەڵ لایەنەکانی لایەنە کوردەکان هەروەچی ئاماژە پێدا وڵا لە زۆر جەپەوە دەڕۆینە پێشیە ژنان دیار بن تێبینێکی جوانە لە نێو خۆشمانەوە دروست بوو ئێستا انقلابی ژنانە ژن زۆر لە گۆڕێدان
وەردەگیرێن لێر و لەوێ وەڵا هەوڵ بدەین هەر ئێمەش پێم وایە لە کۆبوونەوە ئەنتەرناسیۆنال ئەندامێکی حزبی دموکرات بوو بە جێگەری ژنانی ئەنتەرناسیۆنال پێم وایە هەر تەرچی تەسیرەوەی جەوە بۆ باشیش بۆ بە باشی دەزانین کار پێم وایە کاڵی خانم دۆخی ئابووری قورسایی دەکاتە سەر ئێران ئەوە لە جێگای خۆیدا ئەمە هەوڵمان داوە کە باسمان لێ کردو ئاخر جار ئەو وەزعە ئیلە الئەبەد نابێ وەردەبێ حزبێکی سیاسی لایەنێکی سیاسی لە پەیامی خۆیدا تەوەجۆ بە ژیانی ڕۆژانەی خەڵکیش بێ بەتایبەت ئێران وەزعی خراپە خەڵک لە ژیاندا ئەوەی پەکەکە و پژاکشم حتمەن جواب داوە هیوادارم قەنەعەتی نابێ لەسەر نەخشی ئەرتەش ئەم پێم وایە ئەرتەش ئێران لە هیچ مەوقعی ئەو پێم وایە کارشناسی نظامی نیمە تەخەسوسم نییە بۆیە لێرە بە احتیاطەوە قسە دەکەم ئەرتەش ئێران لە مەوقعی هیچ کۆدەکایەکدا نییە وەزعی ناتوانێت ئەوە بکە سیستمی نظامی سپای پاسداران ئەوەندە وەسیع ئەوەندە متەنەوع ئەو نظامی دروست کردو نظامش لە پشتێکی ئەسەر ئەپاراتی اقتصادی و نظامەش هەر ئەوە وایە پێشبینی هیچ شتێک ناکەم لەلایەن ئەرتەشی ئێرانەوە جەنابەت نازانم نێوەکەم لەبیرتەوە بنووری کاک نووری جان ئەوەی جەنابەت ئاخیر کەس بوویت ئێران لە تاران دەڕوخێ وەڵامیش پێم وایە لە تاران دەڕوخێ وەم پێم وایە ئەگەر ئێمە باش متەوەجێ ئەوە نەبین و کوردستان بکەین بە فەدای وەزعیەتێک باشمان ئەمەل نەکردووە تەنانەت کتومانە بەلایەنەکانی گلەیمان لە ئێرانیەکان کردووە کتومانە لە جاری پێشوش هەر کوردستان بوو ئێستاش هەر کوردستانە ئەدی ئێوە لە تاران بۆ ناکەن لە تەورێز بۆ ناکەن لە شیراز و ئیسفەهان بۆ ئەوە ناکەن وێ وەڵا استراتێژیەکە ئەوەی قورسایەکەی لەسەر ئەوێ بێ و بەزیدی دەڵێمەوە چ شتێک ئەوە دەکا فرسەتمان بۆ هەڵکوتو لە کۆتاییدا بۆ چوون و لێکدانەوە و تێبینەکانی ئێوە لەسەر چاوان و من تێدەخۆشم بەشێک لەو تێبینیانە لە ڕێبەری حزبی خۆماندا وەڵا بە ئیستا بە بەحسەکانی ئەوڕۆپیان هێنمەوە ئەوە یەک دوو فرسەتی باشمان بۆ هەڵکەوتووە و ئەرچیشمان بۆ دروست بوو هیوادارم دیسان لە ژێر ڕێنمونی و تێبینی هەموو لایەک باشتر ئەوکانە بەجێبێنین بەڵام جاروبار هەمیشی احتیاتم هەیە دەڵێم ئێمەی کورد جاروبار فرسەتان چاک ناخوازینەوە و هیوادارم ئەو جار ئەو تەجروبەیەکی زۆرتر باش بقۆزێتەوە یەک دنیا سپاس بۆ تەحمل و زەحمەت و گەورەیتان زۆر سپاس پێشە زانیاریکی زۆر پێم وایە لە چاو دانیشتەکانی دیکەمان لە حاضرەکەی جەنابەتدا هەبوو زۆر سپاس بۆ هەموو ئێوەی بەڕێزش کە پرسیارتان کرد بەردار بووم و مامەڵەتان کێشا تا محاضرەکە تەواو بێت هەمووشان بەخێر وەزارەشە زۆر سپاس کاکە سەرۆک زەحمەتان کێشا لوتف کرد قوربانی ئێوە مام پێکەوە